سڵاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بن بۆ بەرنامەی ئەمڕۆ هیوادارم هەموو لایەکتان باش بن سەلامەت بن. بەرنامەی ئەمڕۆمان قسە و باز دەکەین سەبارەت بە تەمەنی عائیشە کاتێک محەممەد پێغەمبەری ئەڵڵا کە ئەڵڵا نیزا و نوێژی لەسەری کردووە صلی الله عليه وسلم بۆی بیسەلمێنین کە تەمەنی 9 ساڵ بووە و ئەم بابەتە ئەڵبەتە گرنگە، بەڵام با هاوڕێیانی تر بابێن قسە و باسی تێر و تەسەلی لەسەر دەکەین. هیوادارم هەموو لایەکتان باشم زۆر بەخێر بێن. سڵاو و ڕێز و حورمەتم هەیە. نازانم مەلا شێرزا چێ بڕوا بکە، من ناوی ئەو مەلاوشتانە نازانم، نهێن ناسم. دەزانم نزیک 10,000 مەلامان هەیە، خەریکە هەر ماڵێک مەلایەکی هەبێ کاتێک بە بازار دەڕۆی ساتمە لە مەلا دەکەی. جا مەلاکان ئەوەندە ساختە چین لەو سەردەمەدا شەرم لە مەندیل دەکەنەوە لەگەڵ جوبە، هەمیان جلی کوردی لەبەر دەکەن، شەرم دەکەنەوە. یعنی مەلایی بووە بە عیب بەڕاستی. بڕوا بکە وەکو سەردەمی کۆن نییە. سەردەمی کۆن من بەبیرم دێ ساڵەکانی هەفتا کاتێک مناڵ بووم هەشتا مەلا طەبیعی بۆ نمونە بە جوبە بە مەندیل دەهات و دەچوو. ئێستا مەلاکان شەرم دەکەندەوە چکە جێتی گۆڕایە، کۆمەلگای مرۆیی گۆڕاوە، دەزانن مەلایی شەرمە، واتە مشەخۆر، واتە گەوجاندنی خەڵک، یعنی بووە بە شەرم. دەبینی مەلاکان بۆ نمونە ئەگەر سەیری عەبد جنس لەتیف بکەین جلی کوردی لەبەر دەکا. بۆ نمونەیەک دەین وە زۆر مەلای تریشمان هەیە. من بەڕاستی پرسیارێک لە عەلی باپیر دەکەم، ئەرێ عەلی باپیر تۆ بۆچی یعنی جوبە و مەندیل لەسەر ناکەی؟ هەر بە جدیمە، بە جدی تۆ ئەمیری ئیماندارانی و بابی بابم ئەمیری ئیمانداران ناکرێ بەڕاستی یعنی جوبەی لەبەر نەکاتن و مەندیل لەسەر نەکا. بن بەڕاستی پێمەوە سەیر و سەمەرەیە. تۆ ئەمیری ئیمانداران، ئەو ئەمیرە گەورە و گرانە کە دەتەوێت دەوڵەتی ئیسلامی لە کوردستانی نەکرد تەنها عێراق، دەتەوێت لە هەموو بەشەکانی کوردستان پێک بینی. ئەرێ بەڕاستی تۆ بۆچی شەروال لەبەر دەکەی؟ هەر بەجددی بەلامەوە سەیر و سەمەرەیە. یعنی لە جیاتی تۆ بم نەعلێک لەبەر دەکەم، جوبە لەبەر دەکەم، مەندیل لەبەر دەکەم، دێم و دەچم بۆی خەڵک بزانی خۆی دەبی ئەمیری ئیمانداران ئاوا بێ. لە ڕووی لیباسەوە، لە ڕووی جلوبەرگەوە دەبێت تۆزێک لە پێغەمبەری نازدار بچێ. عەلی باپیر تۆ لە پێغەمبەری نازدار زیاتری؟ مەلا کەریکەر تۆ لە پێغەمبەری نازدارمان زیاتری؟ حاجی کاروان تۆ لە پێغەمبەری نازدارمان وەلا سەحابیە جەلیلەکان زیاتری؟ زۆرێک لە مەلاکان دەبینم تەنانەت هاتوون بە جلی کوردی دادەنیشن، یعنی بەڕاستی بەلامەوە سەیر و سەمەرەیە. خۆمڕۆ هەر بە جدیمە ئەو مۆزوعە. اینجا جگە لەوەش هاتوون شەرواڵی کوردی هەتک دەکەن، چکە فەرمودەیەکی محەممەد هەیە نابێ ئیزار، نەیگوتێ نابێ شەروار. تۆ ئەو کارەساتەکە ئەوەیە، نەیگوتێ سەرواڵ، گوتی نابی ئیزار. ئیزار وەکو جزداشە وایە کە لە پشتەوە لە بەرت دەکرد دەتینا لە پێشەوە دەت پێچایەوە، نابی بگاتە سەر ئەژنۆت. ئەوانە هاتن شەرواڵ هاتک دەکەن، شتی وا بینی وە بابە نەیگوتێ سەرواڵ، نەیگوتێ شەرواڵ، گوتی ئیزار. یعنی بۆچی شەرواڵی کوردی هەتک دەکەن؟ یعنی ڕۆژگارتان بەو ڕۆژە گەیشت شەرم لە ئیزار بکەنەوە، شەرم لە جوبە بکەنەوە، شەرم لە مەندیل بکەنەوە. سەرچاو هەموو لایەکتان بەخێر بێن. یعنی سەیر و سەمەرەیە بەڕاستی. باشە وەگە وایە دکتۆرێک شەرم لە سەدرێ بکاتەوە، سەدری لە بەردەکەی سەدرەی سپی، شەرمی لێ بکاتەوە، بڵێ من لەبەری ناکەم. ئێوە هەمان شتن، دێن خوتبە بۆ خەڵک دەدەن، قسە بۆ خەڵک دەکەن، ئیدعای بزوتنەوەی ئیسلامی دەکەن. کەچی هەمووتان هەتا هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی بستنەوەی ئیسلامی، هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی، هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی، هەموو سەلەفیەکان شەرم دەکەن.
جوبە لەبەر بکەن مندیل لەبەر بکەن سەرچاو هەموو لایەکتان بەخێرا ئەمە چەندی بە چەند باشە پەرتوشێکتان هەیە الترمذي نووسیویەتی سەبارەت بە شەمائل محەممەدیە وەسفی جلوبەرگەکانی محەممەد دەکا سەرچاو بەخێر بن هەموو لایەکتان ڕێستان هەیە وەسفی جلوبەرگەکانی محەممەد دەکا یعنی دەتانەوێت ئەم پەرتوکەی ترمذی تڕۆ بکرێ یعنی ترمذی نزیک بە 1200 ساڵ 1300 ساڵ بەر لە ئێستا چاوی خۆی کوێر کردیە گون بە گون گەڕاوە شار بە شار گەڕاوە لە عنعنۆچەی کۆ کردوتەوە بۆی نەقڵ بکرێ بۆ ئێمە بۆ ئەو سەردەما جا ئێوە پیاوانی ئاینی گەر هاتوو پابەندی جلەکانی محەممەد نەبن قۆڕمان بەسەر ئەی چێ پابەندی بی دەتانەوێت ئەو سونەتە لە ناو بچێ دەتانەوێت لە ناو بچێ شەرم دەکەنەوە لەو جلانەوە نییە نۆک لە بازار پێدان بڵێن هێ مەلا هەن ساختە چی چکە لە کۆمەلگای کوردەواری وای لێ هاتیە ئێستا لە بازار دەبین درێن هێن ساختە چی سەیریکە ئای مەلا خۆی گۆرانیە کێ زۆر لێتان دەوەشێتەوە دەڵێ مەلا بە مەندیلەوە مەلاژن بە تیزەوە بەڵێ خۆی بۆ جوانن ئێوە بە مەندیلەوە جوانن تێدەگەی بە مەندیلەوە ئێوە جوانن چۆنە مەندیل لەبەر دەکەن جا هەندێک چیان محتەرەم بووینە لەو سەردەمە دێنەوە ڕیباتەکەش دەبەستنەوە جلی کافران دەبەستن جلی کافران لەبەر دەکەن من لەبەر ئێوە ڕیباتم فرێدا بەڕاستی بڕوا بکەن هەمە بەڕێزان نزیک 70 ڕیباتم هەیە لە ماڵەوە کاتێک بینیم موسڵمانەکانیش لەبەر دەکەن فڕەمدا سەرچاو هەموو لایەکتان بەخێر بێن فڕەمدا ڕیشێکی درێژ سمێڵێکی لووس کە دڵی مەلاژنی پێ خۆش دەبی هاتوون بە جلی کوردیەوە هەر زۆر سەیر و سەمەرێ بەڕاستی هەر زۆر سەیر بە جلی کوردیەوە دەزانم مەلاژن حەزی لێ ئێرە لووس بێ ئێرەش درێژ بێ باشە جارۆ جار بۆی هاوکە ئەرە مەلاژن تووشی دەردەستەری مەکە مەلاژن ئاها بکەی ئاها تێدەکەی ئاها بکەی سەرچاو شەرم لە خۆتان ناکەنەوە تخوا هەر بە جددی بە تایبەتی عەبد جنس لەتیف تۆ پێغەمبەرێکی جوانی تۆ پێغەمبەرێکی جوانی باشە لە دنیای ڕۆمانسیەت و عشق دەزانی تۆ پێغەمبەرێکی جوانی لە دنیای عشق و خۆشەویستی باش دەزانی بەڵێ و ئەگەر دکتور وا لەگەڵ نەخۆشدا تەعامل بکات لە وڵاتانی پێشکەوتووی دنیا ئەو نەخۆشە بووی هەیە سکاڵا لەسەر دکتورەکە تۆمار بکات دڵێک و پەنجەیەک بۆ سەرەوە پیاوە نەخۆشەکە چی دەڵێ پیاوە نەخۆشەکە چی پێ دەڵێ ئەم پۆستە ئی ئەمڕۆ دەدەمە دەست وای سەحەر زندی ئەگەر قبوڵم لێ بکات ئەگەر قبوڵ بکات لێم وەژێرنووسی بکات بۆ زمانی ئینگلیزی کە دکتۆر ناسنامەی پزیشکی لێ بسەندرێتەوە بە یاسا حەقڕم بەسەر قوڕێکە و بۆم گیراوەتەوە وەستا گیان تیاچوم سرم تیاچوو من داوا لە پورە سەحەر دەکەم ئەگەر بکرێ لەقتە لە ڤیدیۆکانم ببە باشە تایتڵی ئینگلیزی بکە من سوپاسی دەکەم زۆر سوپاس باشە باش نییە
ئەگەر کارێکی وام لەگەڵ بکەی 5,000 دۆلارت بۆ دەنێرم بۆ بایۆتۆکس و پلازما. بایۆتۆکس لەگەڵ پلازما چیت گوت؟ ئای ملەتی کورد خەڵکی نەخۆشمان زۆرە وەڵحاصل باواز بالەوە بێنێ لە برگەی ڕۆمانتیک دەرچوو بەڵێ بەڵێ لە ڕۆمانتیک دەرچوو بەڵێ 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 لە ڕۆمانتیک دەرچوو بەڵێ بابێنە سەر تەمەنی ئائیشە. ئەم وەڵانە مەیمن وەڵامێکی دەمشکێنە بۆ ئەوانەی ئیدعا دەکەن کە تەمەنی ئائیشە 6 ساڵ نەبووە کاتێک محەممەد کردوویەتی بەدەست جیرانی خۆی و 9 ساڵ نەبووە کاتێک سەرجەیی لەگەڵدا کردووە. کاتێک دەڵێن 9 ساڵ باز لە ساڵی قەمەری دەکەین و ساڵی قەمەری 11 بۆ 12 ڕۆژی کەمترە لە ساڵی شەمسی. واتە کاتێک تراسی ئیسلامی دەڵێن ئائیشە تەمەنی 9 ساڵ بووە واتە تەمەنی 8 ساڵ و 10 مانگ بووە. ئەوە لە سەرەتا. موسڵمانان لە سەدەی 21 هاتوون قێزیان لەم هەڵس و کەوتەی محەممەد دەبێتەوە. هەروەک چۆن هاتوون دەیانەوێت دەستکاری تراسی ئیسلامی بکەن و هەموو شتە قێزەوەنەکان لە تراسی ئیسلامی پاککەنەوە. یەکێک لەو شتانەی کە دەیانەوێت دەستکاری بکەن دەستکاریکردنی تەمەنی ئائیشەیە. بە هەموو جۆرەك دەیانەوێ بڵێن 9 ساڵ نەبووە، هەندێکیان دەڵێن 14 ساڵ بووە، هەندێکیان دەڵێن 15 ساڵ بووە، هەندێکیان دەڵێن 16 ساڵ بووە، هەندێکیان دەڵێن 17 ساڵ بووە، هەندێکیان دەڵێن 18 ساڵ بووە وەکو تارق ئەسوەیدان، و هەندێکیان دەڵێن 19 ساڵ بووە، و هەندێکیان دەڵێن 20 ساڵ بووە. کاکەجان ئەها نابیتن وا لەسەر خەتم. هەندێکیان دەڵێن 20 ساڵ بووە وەکو عەدنان ئیبراهیم، و لە ڤیدیۆیەکی تر عەدنان ئیبراهیم خۆی لەبیر کردی دەڵێ وەڵڵاهی وەبیللاهی وەتەڵڵاهی تەمەنی دارە ئایشە 21 ساڵ بووە. 20 ساڵەکەی لەبیر کرد درێ 21 ساڵ بووە. ئیتر بۆ چکە دەزانن ئەو پڕ بێ ئەخلاقیە کەوا کەسێک ئیدعای پێشڕەوی کۆمەلگای مرۆڤایەتی بکە، بەڵام لە تەمەنی 54 ساڵی سەرجەیی بکە لەگەڵ مناڵێکی تەمەن 9 ساڵی. و تەنها ئەوە کار نییە، موسڵمانان هاتوون چەندەها ماڵپەڕ هەزارەها ماڵپەڕیان دروست کردیە بە ناوی ڕەد لشوبهە، ڕەد الشوبهات، واتە وەڵام بەو شوبهانەی کەوا دروست بووە سەبارەت بە قەتڵ عامی بەنی قوڕەیضە دەیانەوێت بیکەن بە دوو کەس نەک خێڵێکی کامڵ. دەستدرێژی محەممەد بۆ سەر ڕەیحانە دەیانەوێت بڵێن ڕەیحانە خۆی حەزی لێی کردووە، دایکی ئیمانداران بووە. دەستدرێژی محەممەد بۆ سەر جوێریە دەڵێن جوێریە خۆی حەزی لە پێغەمبەری ئەڵڵا کردووە. دەستدرێژی محەممەد بۆ سەر ماریە قبطی لە ماڵی حەفسە دەڵێن نا مەوزوعەکە هەنجوین بووە، مەوزوعەکە ماریە قبطی نەبووە. و زۆر مەسائیلی تر کەوا هاتوون لەو سەردەمە کەوا مرۆڤایەتی قێزی لێ دەکاتەوە دەیانەوێ پوچەڵی کەنەوە لە ژێرناوی بۆ نمونە صحیح، حەسەن، ضعیف، متەواتر، منقەطع، باتڵ، مەکذوب هەتا وەکو دوایی. و یەکێک لەو شتانێک کەوا تووشی بوون مەوزوعی بەچەبازیە لە ئیسلام، چکەوە لە بیر مەکەن کە قورئان دەڵێتن وەلەقەد کانە لەکم فی ڕەسوڵ الله ئوسوەة حەسەنەة، هۆی موسڵمانان هۆی سمێڵ قوتان، لە پێغەمبەری ئەڵڵادا نمونەیەکی بەرزی پێشڕەوی هەبوو. واتە ئەو کارانەی محەممەد لە ژیانی خۆیدا کردوویەتی ئێوەش دەبی پابەندی بن و لەسەرە هەمان ڕێچکەی محەممەد دابڕۆن، و بە حکمی ئەوەی محەممەد بەچەبازی کردووە کەواتە موسڵمانان دەبێ ئەم کارە بکەن، و 1400 ساڵە ئەلحەقە ئەم کارانەیان کردووە. دایکانی ئێمە، داپیرانی ئێمە، وەنەوەکانی پێشتریان بەشوداوە لە تەمەنی 8 ساڵی، 9 ساڵی، 10 ساڵی، و لەسەر بێشکە کچیان بەشوداوە، و ئەمە لە ئیسلامدا بوونی هەیە و لە ڕابردوو قسە و باسمان لەسەری کردووە. لەم سەردەمە هاتوون دەیانەوێ بڵێن ئەو فەرمودانەی کە ئاماژە بەوەی دەکەن کە ئائیشە تەمەنی 6 ساڵ بووە کاتێک محەممەد لە مەکە مارەی کردووە، و ساڵێک دوای کۆچکردنی بۆ مەدینە محەممەد هاوسەرگیری لەگەڵ کردووە لە تەمەنی 9 ساڵی. ئەو فەرمودەیە لاوازە. بۆچی؟ چکە کەسێک جێڕاویەتەوە بە ناوی هیشام بن عروە کەوا کوڕی خوشتی ئائیشە بووە،
هاتوون دەڵێن ئەم کەسا کاتێک تەمەنی دەچێتە سەر بە ساڵادا دەچێ ئەوە تۆزێک زاکیرەی تێک دەچێ ڕقەمەکانی لێ تێک دەچێ وەک ئەوەی وایە سمێڵ قوتان جیهازێکیان بەدەستەوە بێ نزیک 1400 ساڵ بگەڕێنەوە دواوە و بێنن پرسیار لە ئەڕوە بکەن هیشان بن ئەڕوە بکەن تێستێکی بە ئینگلیزی پێی دەوترێت مینیمنتال سکۆ مینیمنتال سکۆ لەسەر سی دەکرێت هەندێک پرسیاری گشتیە من چەندەها جار لەسەر نەخۆش کردومە بزانم لە سی پلە چەند پلە دێنێ ئەگەر سی لەسەر سی بێنێ ئەوە واتە نەخۆشی زەهایمەری نییە ئەگەر هاتوو خوارەوەی 25 بینی ئەوە ئەگەر هەیە زەهایمەری هەیە ئەگەر 20 بەرەو خوارەوە بی بە دڵنیاییەوە زەهایمەری هەیە وەگەوەی موسڵمانان 1400 ساڵ گەڕابنەوە دواوە هیشان بن عروەیان بینیبی پرسیاریان لێ کردبی بۆ نمونە دانە بەدانە بزانی لە ژمارە سی چەند ژمارە بەدەستێنی باشە موسڵمانان دەڵێن هیشان بن عروە کەوا فەرمودەکانی بۆ نمونە جێراوەتەوە باشە لە باوچیەوە لە عائیشە کاتێک بە ساڵات چووە کاتێک لە مەدینە بووە حەفظی باش بووە بەڵام کاتێک دەچی بۆ عێراق لە عێراق دەژێ بە ساڵادا دەچێ تەرکیزی نامینێ لەبەرەوە هیشان بن عروە لە بنەڕەتدا عائیشە پێی وتیە 18 ساڵ من 18 ساڵ بووم کاتێک شوم بە پێغەمبەر کرد بەڵام هیشان بن عروە لێی بووە بە 9 ساڵ باشە عائیشە گوتوویەتی من تەمەنم بۆ نمونە 15 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مارەی کردم بەڵام هیشان بن عروە لێی بووە بە 6 ساڵ بە قودرەتی قادر ئەمە قسەی موسڵمانانە سەبارەت بەمە ئەمڕۆ دێن وەڵامی ئەمە دەینەوە کە لە بنەڕەتەوە هەڵی دەتشێنین ئەمە اینجا لەوێش و بڕووبیان و پاساو و ئەو کلاواتانەی کەوا دەیهێننە گۆڕ بۆ ژمارکردنی تەمەنی عائیشە دووبارە بەدرۆی دەخەینەوە بۆ نمونە موسڵمانان دەڵێن حسابێشتر دەهێنە ئاراوە دەڵێن ئەسما لە ساڵی 73 کۆچی لە تەمەنی 100 ساڵی مردووە 73 کۆچی واتە ساڵی 695 زاینی و ئەگەر ئەسما لە 695 زاینی لە تەمەنی 100 ساڵی مردبێ ئەوە ئەسما لە 595 زاینی لەدایک بووە و سەرچاوەکان گوایە دەڵێن ئەسما 10 ساڵ لە عایشە گەورەتر بووە و ئەگەر ئەسما لە 595 زاینی لەدایک بوو بێ ئەوە عائیشە لە 605 لەدایک بووە و محەممەد لە 622 زاینی کۆچ دەکات بۆ مەدینە کەواتە عائیشە لەو ساتەی کە محەممەد لەگەڵ ئەبوو بەکر کۆچیان کرد بۆ مەدینە تەمەنی 17 ساڵ بوو و ساڵێک دواتر لە مەدینە هاوسەرگیری لەگەڵ محەممەد دەکا کەواتە عایشە تەمەنی 18 ساڵە زۆر جوانە بینگۆ نەخشی دێنە نەخش زۆر جوانە لە ڕێگای ئەم کلاواتە دەیانەوێ دڵی خۆیان بدەنەوە بەڵام ئەمڕۆکە هەمووی هەڵدەتەچێنین لە بنەوە هەڵی دەتەچێنین باشە بەڕێزان لە بنەوە هەڵی دەتەچێنین بۆ نمونە لە سەرەتا دەمەوێت وەڵامی ئەمەیان دەمەوە ئەمڕۆ ئاماژە بچەند خاڵێکی زۆر گرنگ دەکەین کە هەمووی بەڵگەی زۆر بەهێزن یەک ئەو فەرمودانەی دەڵێن عائیشە تەمەنی 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا لە ئەبوو بەکر داوای کرد و 9 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا لەگەڵیدا خەوت تەنها لەلایەن هیشام بن عروەوە نەجێڕدراوەتەوە کەسانی تر جێڕاویانەتەوە و ناکرێت 4 کەس ئەو فەرمودەیان جێڕاوەتەوە لە زمانی عائیشەوە هەر چاریان تووشی خەلەف عەقلی ببن تووشی زەهایمەر ببن بۆ نمونە صحیح مسلم لە ژمارەی فەرمودە 1422 هیشام بن عروە بن ئەزوبەیر هیشام بن عروە کوڕی خوشتی هیندەبیتن عروە بن زوبەیر کوڕی خوشتی
عائشە دەبێ. هیشام بن عروە بن زوبێر لە باوکیەوە جێ لێ بووە کە باوکی عروە بن زوبێرە. عروە بن زوبێر لە عایشەوە جێ لێ بووە کە تەمەنی 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مارەی کرد و تەمەنی 9 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا سەرجەیی لەگەڵ کرد. مسلمانان دێن دەڵێن هیشام بن عروە تووشی خەلەف عەقلی ببوو، ژمارەکانی لێ تێکچوو بوو. باشە، ئەی چی لەو فەرموودەی تر دەکەن کەوا ئەسوەد جێراویەتەوە مسلمانان، هەر مسلم ئاماژەی پێدەکا. لە مسلم دەڵێتن ئەعمەش بۆی باسکردین لە ئیبراهیمەوە لە ئەسوەدەوە و ئەسوەد لە عائیشە گوێ لێ بوو کە عائیشە گوتی تەمەنم 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مارەی کردم و تەمەنم 9 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا سەرجەیی لەگەڵم کرد. ئەوە ئەسوەد. عروە بن زوبێری تێدا نییە و هیشام بن عروەی تێدا نییە بە هیچ جۆرێک. سلسلەی ئەحادیثەکە تێدا نییە و ڕاستیشە. و هەروەها واز لەوەش بێنە فەرموودەی سێیەمیان کەسانی تر جێڕەویانەتەوە. ئەبوو داود ژمارەی فەرموودە 4937. محەممەد بن عەمڕو دەڵێت لە یەحیا بن عەبدڕەحمان بن حاتب گوێم لێ بوو کە یەحیا بن عەبدڕەحمان بن حاتب لە عائیشە گوێی لێ بوو کە عائیشە گوتی تەمەنم 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مارەی کردم یا داوای کردم لە باوکم و تەمەنم 9 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا لەگەڵم خەوت. فەرموودەکە لە دوو سەرچاوەی ترەوە، هیچ پەیوەندی بە هیشام بن عەروەوە نییە. باشە، دوو سەرچاوەی تر. باشە، یواتە لە چەند سەرچاوەیەکچی جیاوە. و هەروەها موسنەد ئەحمەد جوزئی دووەم ژمارەی فەرموودە 211 قال ئەبوو سەلەمە وەیحیا. دوو کەسێک بە ناوی ئەبوو سەلەمە دەڵێ عائیشە گوتی تەمەنم 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مارەی کردم، تەمەنم 9 ساڵ بوو کاتێک لەگەڵیدا خەوتم و لەگەڵیدا یەحیاش هەمان شتی باس کردیە. چی لەو فەرمودانە دەکەن؟ ئەوانش بڕۆن بگەڕنەوە بۆ ڕابردوو 1400 ساڵ بەر لە ئێستا منی مێنتەڵ تێستیان بۆ بکەن بزان تووشی زەهایمەر ببوو یاننا. و الذهبی لە میزان الاعتدال جزئی 4 لاپەڕە 301 بزانین چی دەڵێتن سەبارەت بە هیشام بن عەروە. ئەوە چی بوو؟ بەرەزان گۆڕا هینەکە وەالحاصڵ ئەو بۆچی گۆڕات خوا زۆر سەیرە لایەکە بە تەواوی تێکچوو. ئاش بە تەواوی تێکچوو. 1 دقە لایڤەکە تێکچوو دای لێبردنەکەم تێکستەکان ئاوا دێ بەڵام چۆن دەمبینن ئێستا کەسێک دەتوانی بۆم بنووسی؟ کەسێک دەتوانی بۆم بنووسی کەوا چۆن دەمبینن؟ ئاوا بە مەزبوطی یا دەبی بیسوڕێنم کامیرەکە؟ دەی سوڕێنن مشکلە نییە. تێکچوو نازانم بۆچی. ئێستا تەواوە؟ ئێستا تەواوە؟ نازانم بۆچی تێکچوو یەکسەر. لەسەر لای دابنم؟ ئەی ئێستاکە چاک بوو؟ دەبی ئێستا چاک بی. نانا ئێستا دەبی چاک بی. 1 دقە. نا ئێستاکە دەبی مەزبوط بی. ئەوە باش تەواو. ئێستا دەبی چاک بوو. ئێستا تەواوە بەڵێ. نازانم بۆ وای لات سەیر بوو. نیش بەلامەوە سەیر بوو. 1 دقە بەرەزم مەدەم بە ئێستا تەواوە. بەڵێ ئەوە تەواوە. الذهبي لا ميزان الاعتدال جزئی 4 لاپەڕە 301 دەڵێ لە ژمارەی فەرموودە 9233 دەڵێ هیشام بن عەروە أحد الأعلام حجة
إمام، لكن في الكبر تناقص حفظه ولم يختلط أبدا. دەڵێ هیشام بن ئەڕوا لەگەڵ ئەوەش یەکێک بوو لە حوجەی ئیمام، کاتێک گەورە بوو تۆزێک عەقڵی هێواش ببوو، لەبەرکردنی هێواش بوو. تەناقەسە حفظه، نەیدەتوانی شت لەبەر بکە، بەڵام هەرگیز شتەکانی تێکەڵ نەدەکرد. مشکلە نییە، گریمان ئەو کابرا لەی تێکچوو بوو. وهروەها الذهبي باشا الذهبي لسير أعلام النبلاء جزء دوم لا برصة صيبنا دلت عائشة ممن ولد في الإسلام وهي أصغر من فاطمة ب8 سنين، وكانت تقول لم أعقل أبوي إلا وهما يدينان الدين. عائشة دلت عائشة لسردمي إسلام لدايك بو، و 8 ساڵ لە فاتیمە کچی محەممەد بچووکترا. و عائشە خۆی دەڵێ ئەوەندەی لە بیرم دێ دایکم و باوکم ئیسلام بوون. بۆچی ئاماژە بۆی دەکا؟ دەڵێ ئەگەر هاتو عائشە پێش ئیسلام لە دایک بووایە ئەوە بەبیری دەهات چکە فکری مناڵی تیژە چکە بەپێی ئەو لەگدانەوەی مسلمانان عائشە دەبی تەمەنی 5 ساڵ بوو بێ کاتێک محەممەد بوو بە پێغەمبەر. ئەو کاتە دەڵێ بە دڵنیایەوە بەبیری دەهات کەوا دایک و باوکی پێشووتر لەسەر هیچ ئاینێک نەبوون. وتناند الحافظ لا برتوشي الإصابة جزء هشتم لا برشانزة دلي سوار بعائشة ولدت بعد المبعث ب4 سنين أو 5 دلي عائشة لدعاي ادعاي پیغمبرایتی محمد لدایک بو بچوار یا 5 سال وات چوار بو 5 سال محمد پیغمبر بو کاتک عائشة لدایک بو. بابين بزانين جاري مسلمانان او دا ساڵیان لەکوێ هێناوە. دوو خاڵی زۆر گرنگەیە کە بین قسە و باسی لەسەر بکەین. مسلمانان یەک دەڵێن تەمەنی ئەسما 100 ساڵ بوو کاتێک مرد. 100 ساڵ باشە. دووەم دەڵێن 10 ساڵ لە عایشە گەورەتر بوو. بابين بزانين لكاتيكدا همو فرمودكاني بخاري مسلم أبو داود أحمد وهتاو كدواي أواني الرفض دكنوا لقل أوج لسي سرچاوي جاوازة وهاتوا تاك سرچاوا هشام بن أروانيا بزانين لچووا أوان هناوا كأسماء لتمني 100 صالي مردوا وتنها 10 صال لعايشة قورة ربوا باشا. السنن الكبرى البيهقي كتاب اللقطة باب من ذكر بعض من صار مسلما بإسلام أبوي أو أحدهما من أولاد الصحابة. سنن الكبرى للبيهقي دلت دروازي أوي آماجة كراوة يا آماجة بكراوة كهندي كز مسلمان بون بهوي أوي دايكو باوش مسلمان بون يا يچك يا دايك يا باوش مسلمان بو. مسألة هزارو بورن مسألة 11820. وفيما ذكر أبو عبد الله بن مندة كاغ مندي خومانا وكسيشترا. وفيما ذكر أبو عبد الله بن مندة حكاية عن ابن أبي الزنات أن أسماء بنت أبي بكر كانت أكبر من عائشة ب10 سنين. دجرنوا كسيك بناوي عبد الله بن مندة شيروشك دجريتوا لابن أبي الزنات أو ناوتان لبير به ابن أبي الزنات باشا. دلتن ابن أبي الزنات دلي أسماي كتي أبو بكر 10 ساڵ لعائشة قورة ربو أما الزور قرنقا أو ناوتان لبير بيتن چكا دواتر كلاواتي مسلمانان تان بو بديار دخين. وهروها همو سرچاوكان كآماجة بدا 10 ساڵ دكن آماجة بابن أبي الزنات دكن هيج كسي ترنيا هیچ کەسی تر نییە جێرابیەوە کە ئەسما لە عایشە گەورەتر بووە بە 10 ساڵ. تاکە کەس جێراویەتەوە کەسێک بووە بە ناوی ئیبن ئەبی ئەزدەنات باشە ئیبن ئەبی ئەزدەنات. و مسلمانان دەتوانن بۆ خۆیان بچن ناویشترم بۆ بێنن کە ئەو کەسە گوتبێتی ئەسما تەنها بە 10 ساڵ لە عایشە گەورەتر بووە. باشە. تاريخ دمشق مجلدي 4 جزئي 73 لا 22. قال ابن أبي الزناد وكانت
أسماء أكبر من عائشة ب10 سنين. همان سرچاوەیەکی تر دووبارە دەڵێ ابن أبي الزناد کوڕی باوکی زەنات گوتی ئەسما 10 ساڵ لە عایشە گەورەتر بوو. وهروەها سیر أعلام النبلاء مجلدی حوتم جزئی 4 لاپەڕە 459 باب ومن صغار الصحابة قال ابن أبي الزناد كانت أسماء أكبر من عائشة ب10 سنين. همو سەرچاوەکان ئەوانەی ئاماژە بەوە دەکەن کە ئەسما 10 ساڵ تەنها 10 ساڵ لە عایشە گەورەتر بووە لەلایەن کەسێکەوە باس کراوە بە ناوی ابن ئەبی ئەزدەنات. بزانین ابن ئەبی ئەزدەنات بزانین کوێیە، بزانین لەگەڵ ئەسما و عایشە جیژیاوە، چاوی پێیان کەوتووە، نان و تووری لەگەڵیان خواردیە، نابی پیاز و سیر نابێت چکە حرامە لە ئیسلام. نان و توور بزانین نان و تووریان بەیەکەوە خواردووە. بزانین ابن ئەبی ئەزدەنات لە شەڕی جەمەل کە لە نێواندا دە عایشە لەگەڵ بۆ نمونە عەلی هەڵگیرسا بزانین لەوێ بووە. بزانین کاتێک ئەسما مرد وەسیەتی کرد بۆ کوڕی ابن ئەبی ئەزدەنات چاویان بێکەوتووە یاننا نەخێر بەڕێزان. بۆ نمونە هەروەک ئاماژەمان پێکرد و دواتر دەیسلمێنین ئەسما لە ساڵی 73 کۆچی دوایی کردووە. عائشە لە نێوان ساڵی 56 تاوەکو 58 کۆچی دوایی کردووە. باشە 56 تاوەکو 58. هەندێک سەرچاوە دەڵێن عایشە لە 56 کۆچی مرد، هەندێک دەڵێن 57، هەندێکیان دەڵێن 58. و ئەسما لە ساڵی 73 کۆچی دوایی کردووە. سەرچاوەکان بۆ نمونە سەبارەت بە ئەسما ابن كثير البداية والنهاية برتوشي دوم معجم الصحابة أبي نعيم الأصبهاني سيم الاستيعاب ابن عبد البر شوارم تاريخ دمشق ابن عساكر ششم أسد الغابة ابن أثير حوتم الإصابة ابن حجر العسقلاني ضلن إن وفاتها واتهي أسماء في العام الذي قتل فيه ابنها عبد الله بن زبير واتا مردني أسماء همان صالبو كتيايدا كركي كجرا عبد الله بن زبير كاتك كعبيان دابر منجنيق چکە عبد الله بن زبير کوڕی ئەسما بوو کاتێک مرد هەیە دەڵێ 10 دوای ئەو مرد هەیە دەڵێ ئەو پەر 6 مان دوای ئەو مرد. و عبد الله بن زبير ساڵی 73 هجری کوژرا و لەسەر کەعبە لە خاشدرا 73. و هەروەها سەبارەت بۆ نمونە ابن كثير هەمان شت دەڵێ وكان وفاتها في هذا العام سنة 8 ئەوە باسی ببورن. ابن كثير لێرەدا ئینجا دێنە ئەوە ئیسپاتمان کرد لەو سەرچاوانەی ئاماژەمان پێکرد کە ئەسما ساڵی 73 کۆچی. باشە بزانین عائشە ابن كثير لە جزئی 8 سەبارەت بەو دەواازەی بەشەی سەبارە بە عایشە دەڵێ وكانت وفاتها في هذا العام سنة 58 وقيل قبله بسنة وقيل بعده بسنة. ابن كثير دەڵێ عائشە لە ساڵی 58 کۆچی دوایی کرد و هەیە دەڵێن ساڵێک پێشووتر و هەیە دەڵێ ساڵێک دواتر. هەروە گوتمان لە نێوان ساڵی 56 تاوەکو 58. و هەروەها الطبقات الكبرى ابن سعد سەبارەت بە مردنی بۆ نمونە عائشە چی دەڵێ؟ الطبقات الكبرى جزئی حوتم لاپەڕە 439 ولد الزهري سنة 58 کەسێک بە ناوی ئەززوهری کە زۆرێک لە فەرمودە و شتیوال لە فەرمودەکان ئاماژەی پێکراوە دەڵێ ولد الزهري سنة 58 زهري لصالي 58 كوتشي لدايك بو في آخر خلافة معاوية ابن أبي سفيان لكوتاي خلافة معاوية كري أبي سفيان وهي السنة التي ماتت فيها عائشة زوج النبي وأوهمان صالة كتيايدا دايتشي إيمان داران جني بيغمبر عائشة كوتشي دواي كرد واتا دلتن بنجاو هشت سرشاويتر الطبقات الكبرى ابن سعد جزء ديم لا برح 16 لشويني تردوبارا تكراري كردوتوا كي عائشة مردوا دل استلى أبو هريرة على عائشة في رمضان سنة 58 دل أبو هريرة كاتك عائشة كوشي دواي كرد أبو هريرة نواجي لسر جنازة كي كرد وأو صالي بنجاو هجبو دوبارا ابن سعد دل توفيت عائشة ليلة 3 ل 17 مضت من شهر رمضان سنة 58
ودفنت من ليلتها بعد الوتر وهي يومئذ بنت 66 سنة. دەڵێ عائشە لە شەوی سێشەم 17 ڕۆژ لە ڕەمەزان ڕۆیشت بوو لە ساڵی 58 کۆچی دوایی کرد، دوای ئەوەی کەوا نوێژیان لەسەری کرد نێژدرا و ئەو کات تەمەنی 66 ساڵ بوو. دەڵێ 58. دەڵێ وكانت عائشة ولدت السنة الرابعة من النبوة في أولها وتزوجها الرسول الله في السنة العاشرة في شوال وهي يومئذ بنت 6 سنين. ودەڵێتن عائشە ساڵی چوارەم لە دوای ئیدعای پێغەمبەرایەتی پێغەمبەر لەدایک بوو و پێغەمبەر لە ساڵی 10 پێغەمبەرایەتی مارەی کرد کە ئەو کات عائشە تەمەنی 6 ساڵ بوو. وتزوجها بعد سودة بشار ودواي سودة هاوسەرگیری لەگەڵی کرد. لێرەدا هەروەک دەبینن سەرچاوەکان دەڵێن عائشە ببورن 58 وەندێ سەرچاوە کۆچی مردووە. ئێستا ئەسما ساڵی 73 کۆچی مردووە، 58 عائشە مردووە و هەموو ئەوانەی دەڵێن کە ئەسما 10 ساڵ لە عائشە گەورەتر بووە. ئیبن ئەبی زەنادە بزانین ئایا ئیبن ئەبی زەناد بزانین کەی لەدایک بووە. بناوي عبد الرحمن بن أبي الزناد، ميزان الاعتدال جزء چوارم لاپەڕە 300، سير واروها سير أعلام النبلاء الذهبي الطبقة السابعة ابن أبي الزناد. دڵێ ولد ابن أبي الزناد بعد الماء توفي في سنة 74 ومائة. دڵێتن ابن أبي الزناد ساڵی 100 کۆچی لەدایک بوو کۆچی و ساڵی 174 كوتشي مرت. وهو الطبقات الكبرى ابن سعد جزء بينجم لابرة 415. ولد سنة الماء في خلافة عمر بن عبد العزيز. دڵێ ساڵی 100 کۆچی لەدایک بوو دووبارە. هەموو سەرچاوەکان دەڵێن ابن أبي الزناد ساڵی بۆ نمونە 100 لەدایک بوو. وتنانت تاريخ بغداد جزء سيم لابرة 196. مات ببغداد سنة 74. باشا دەڵێ لە بەغدا مرد ساڵی 174 ومائة. مات ببغداد سنة 74 ومائة. ابن أبي الزناد ساڵی 174 كوتشي لبغداد مرد وهو ابن 74 كاتك 74 ساڵ بوو واتە ساڵی 100 کۆچی لەدایک بووە. پرسیار لە ئێوە دەکەم ئێستا هەروەک بینیتان ئەسما ساڵی 73 کۆچی مردووە، عائشە ساڵی 56 یا 57 یا 58 کۆچی مردووە. ابن ئەبی ئەزدەنات ساڵی 100 کۆچی لەدایک بووە. واتە ابن ئەبی ئەزدەنات 27 ساڵ لە دوای مردنی ئەسما لەدایک بووە و 43 ساڵ لە دوای مردنی عائشە لەدایک بووە. و ابن ئەبی ئەزدەنات دەڵێ ئەسما 10 ساڵ لە عائشە گەورەتر بوو. تو ویژدانتان ئەگەر هاتو ئێمە ئاماژە بە فەرمودەیەکی ئاوا بکەین جرتێکمان بۆ لێ نادەن، ناڵێن فەرمودەکە منقەطعە، ئەسڵن یەکتریان نەبینەوە تۆ چۆن ئاماژە بە فەرمودەی وا دەکەی؟ چۆن ئاماژە بە فەرمودەی وا دەکەی؟ منقەطعە چونکە ئیبن ئەبی ئەزدەنات بە هیچ جۆرێک نە عایشەی بینیوە نە ئەسمای بینیوە، بە کەیفی گونی خۆی قسەی کردیە، 10 ساڵیان نێوان بووە. واروەک نیشانماندا بۆ نمونە ئیبن ئەبی ئەزدەنات 27 ساڵ لە دوای مردنی ئەسما لەدایک بووە و 43 ساڵ لە دوای مردنی عائشە لەدایک بووە. هاتون مسلمانان ئەمە دێنن کە تاکە سەرچاوەیە دەڵێتن ئەسما 10 ساڵ گەورەتر بوو لە عائشە بۆ ئەوەی بێ ئەخلاقیەکانی محەممەدی پێپینە و پەڕۆ بکەن. ڕوونە بەڕێزە؟ ڕوونە؟ من پرسیار دەکەم ئایا ڕوونە تا ئێستا یا دووبارەی بکەمەوە؟ ئەوە بۆ ڕوونە یان نا؟ تکایە ئەگەر ڕوونە بنووسن مەوزوعەکە زۆر ڕوونە. باشە وەک ئەوەی وایە دوای مردنی من بە 27 ساڵ کەسێک بێ بڵێ پشتیوان عەبدوڵڵا لە هەموو برایەکانی گەورەتر بوو و بەینی نێوان خۆی و برای دواتری 10 ساڵ بوو. ئەوە منقەطعە دەست بۆ لە کاتێک ئەو کلااوچیانە چی دەگەن بەڕێزان لە کاتێکدا دەڵێن عروە بن هیشام تۆزێک تووشی مێشتی وەکو جاران نەما بوو حەفظی
نەی دەتوانی شت لەبێر بکە دەڵێن ئەمە تەنها لەبەرەوەی حفظی تەواو نەبوو ناکرێت پشتی پێ بەزرێ بەڵام دەچن ئیبن ئەبی ئەزدەنات دەینن لەگەڵەوەش نە ئایشەی بینیوە نە ئەسمای بینیوە ئەماژەی بەدە ساڵ کردیە بۆ پاساو هێنانەوە بۆ محەممەد و پین و پڕۆکردنی گاڵتە جارەکانی محەممەد شتی واتان بینیوە بەڕێزان شتی واتان بینیوە ئەوە یەک دوو گاڵتە جاری زیاتریان دێ ئێستا کە سەریکە ئەمە یەکێک لە گاڵتە جارەکانە گاڵتە جاری دووەمیان هێشتا ناوە باشە وتنانت سير أعلام النبلاء الذهبي ده باشا برو مادام باخد برو تو قوندر البركة باشا سير أعلام النبلاء الذهبي لجزء سيم لا برسي سطوة اشتاتي دلوقتي قال ابن أبي الزناد كانت أسماء أكبر من عائشة ب10 سنين دلي ذهبي دلي ابن أبي الزناد قلتي أسماء دصال قورة ربو لعائشة قلت دلي منيش قتم فعلى هذا أجر بقسيتو بي دصال قورة ربي يكون عمرها 91 سنة كواتا دبي عمري أسماء كاتق مرد نوتو يكسالو باشا نوتو يكسال مسلمانان أو نوتو يكسال لشان ورنقرتيا شونا كسي چيتر قتويتي 100 سال بو كاتق مرد أو 100 ساليان ورقرتيا بو بينو برو كردني بو يوابكن فرقكا لنوان عائشة و أسماء بۆ نمونە هین بێ گەورەتر بێ بۆی عائیشە وای لێ بکەن 5 ساڵ لە دوای پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بوو بێ ئێستا ئەوەشیان بۆ بەدرۆ دەخینەوە و لێرەدا ئەو 91 ساڵە بە جۆرەی قسەی ئەذەهەبی ڕاز دەرەچێ چۆن ئەگەر ئەسما لە تەمەنی 91 ساڵی لە ساڵی 73 کۆچی دوایی کردبێ 91 ناقسن 73 کۆچی دەکا 18 پێش کۆچی لەدایک بووە باشە 18 پێش کۆچی لەدایک بووە و محەممەد 13 ساڵ لە مەککە پێغەمبەرایەتی کردیە واتە کاتێک محەممەد ئیدعای پێغەمبەرایەتی کردووە ئەسما تەمەنی 5 ساڵ بووە باشە 5 ساڵ باشە و بە حکمی ئەوەی ئەسما گریمان ڕاستە 10 ساڵ لە عایشە گەورەتر بێ و ئەسما کاتێک محەممەد ئیدعای پێغەمبەرایەتی کرد 5 ساڵ بووە کەواتە عایشە دەوی 5 ساڵ لە دوای پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بوو بێ بۆی فەرقی نێوان ئەسما و عایشە بگا بە 10 ساڵ و ئەگەر بەڕێزان دووبارەی بکەمەوە یان نە ئەوە سەیرکە هەر وەک ئەذەهەبی دەڵێ کەواتە بە جۆرەی ئەم قسەی ئیبن ئەبی ئەزەنات بێ کە ئەسما 10 ساڵ لە عایشە گەورەترە کەواتە ئەسما لە ساڵی 73 کۆچی دەبی لە تەمەنی 91 ساڵی مردبێ 73 کۆچی تەمەن 91 ساڵی کەواتە ئەسما دەبێ 18 ساڵ پێش کۆچی لەدایک بوو بێ واتە محەممەد 13 ساڵ پێغەمبەر بوو لە مەککە واتە ئەسما تەمەنی 5 ساڵ بووە کاتێک محەممەد ئیدعای پێغەمبەرایەتی کردووە و بە حکمەوەی ئەسما 10 ساڵ لە عایشە گەورەتر بووە 5 ساڵ 5 دری بخەزەر کەواتە عایشە تەمەنی 5 ساڵ بووە 5 ساڵ لە دوای ئیدعای پێغەمبەرایەتی محەممەد لەدایک دەبێت واتە محەممەد ساڵێک 2 ساڵ 3 4 5 ئیدعای پێغەمبەرایەتی دەکات اینجا عایشە لەدایک دەبێت باشە 5 و محەممەد 13 ساڵ لە مەککە پێغەمبەرایەتی دەکات ئەگەر عایشە لە ساڵی 5ەمی پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بێ کاتێک محەممەد کۆز دەکات عایشە تەمەنی 8 ساڵ بووە و ساڵێک دواتر دەیهێنێ لە مەدینە کەواتە 9 ساڵ بووە ئەمە بە تەواوی ئیتیفاق دەکات لەگەڵ ئەحادیثەکان متفقە ئەمە متفقە تەنانەت لە ڕوانگەی ئەو بەڵگەیەی کە خۆیان باشە ئاماژەی پێ دەکەن ئەمە یەک بابێ مسلمانان هاتوون هەروەک پێشتر ئاماژەم پێ کرد دەڵێن نا ئەو 10 ساڵەمان قبوڵە هەرچەندە بەڕێزان سەرچاوە ئیسلامیەکان دەڵێن جیاوازی نێوان تەمەنیان سەنەوات سنین بضع و عەشر باشە دەڵێن چەندەها ساڵ
سیرکە دڵێن چەندەها ساڵ تەنها تاکە کەس ئیبن ئەبی زەنادە دەڵێت 10 ساڵ هەر وەک بینیمان کە نە ئائیشەی بینیوە نە ئەسمای بینیوە و هیتر هەن دەڵێن ماوەی نێوانیان 10 ساڵ و هەندێک بوو بەضع لە زمانی عەرەبی واتە 3 بۆ 9 واتە دەکرێت جیاوازی نێوانیان 13 ساڵ بوو بێ دەکرێت 19 ساڵ بوو بێ دەکرێت 15 ساڵ بوو بێ چکە لە زمانی عەرەبی مفرەت هەیە مثەنا هەیە و بەضع لە زمانی عەرەبی واتە لە 3 بۆ 9 باشە ئاماژە بۆی ناکەن ئەوە ناهێنن تەنها 10 ساڵەکە دێنن هەر وەک بینیمان کەوا کێشەی تێدایە بەڵام مسلمانان دڵێن 10 ساڵەکەمان قبوڵە بەڵام دڵێن 91 ساڵەکەمان قبوڵ نییە کە ئەسما 91 بووە دڵێن بەڵکو 100 ساڵ بووە عەجیب غەریب چۆن ئێستا پێتان دەڵێن بۆ نمونە ئەسما لە 73 کۆچی دوایی کردووە واتە 27 ساڵ پێش کۆچی ساڵی کۆچی جارێکتر ئەسما لە 73 هجری کۆچی دوایی کردووە لە تەمەنی 100 ساڵی واتە 27 ساڵ پێش کۆچکردنی محەممەد بۆ مەدینە لەدایک بووە و محەممەد 13 ساڵ لە مەککە پێغەمبەرایەتی کردووە کەواتە ئەسما تەمەنی 14 ساڵ بووە کاتێک محەممەد ئیعلانی پێغەمبەرایەتی کردووە باشە و بە حکمی ئەوەی 10 ساڵیان بینە کەواتە ئائیشە 4 ساڵ پێش ئیدعای پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بووە 4 ساڵ یعنی ئائیشە 4 ساڵ بووە کاتێک محەممەد ئیدعای پێغەمبەرایەتی کردووە و 13 ساڵ لە مەککە 4 و 13 ئەوە 17 ساڵێک دواتر هاوسەرگیری لەگەڵی کردو ئەو 18 هاتون ئەو فرتفێڵە دەدۆزنەوە بزانین ئایا ئەوە سەردەگرێ یان نا بزانین ئەو 100 ساڵیان لەکوێ هینا بەڕێزان 100 ساڵەکەیان لەکوێ هینا بزانین ئەو 100 ساڵیان لەکوێ هینا تهذيب الكمال في أسماء الرجال جزء ينظم لا برصة نو في من عرف بابن فلان النساء باشا أما باشي برتوكيا قال هشام بن عروة عن أبيه قال كانت أسماء قد بلغت 100 سنة لم يسقط لها سن ولم ينكر لها عقل لوا إيوا فرمودكاني هشام بن عروة قبولني دلان توشي خلف عقلي ببو كلا بخاري ولا مسلم ولا همو فرمودكان آماجي بيكري دل عائشة قوتي عائشة بباوكمي قوت كتمني 6 ساڵ بوو پێغەمبەر مارەی کرد و 9 ساڵ بوو سەرجەیی لەگەڵ کرد بەڵام هاتون پەناتان بردووە بۆ هیشام بن عروە کاتێک دەڵێتن ئەسما لە تەمەنی 100 ساڵی مرد لەوە یعنی ئەو بەشەی کەوا گوتی ئەو بەشەی مێشتی باشە ئەو بەشەی مێشتی هیشام بن عروە کەوا تێیدا خەزنی کردبوو تەمەنی ئائیشە کاتێک سەرجەیی لەگەڵ محەممەددا کرد ئەو لایەن ئیشی نەدەکرد بەڵام ئەو لای کەوا دەڵێتن تەمەنی ئەسما 100 ساڵ بوو چکە پێویستان پێیەتی لێی وەردەگرن وەنیا کلااوچینە کلااوچینە هیشام بن عروەتان قبول نییە کاتێک فەرمودەکان دەجێڕێتەوە هیشام بن عروە دەڵێ لە باوکمەوە عروە بن زوبەیر عائشە پێیوت بوو تەمەنم 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەر مارەی کردم و تەمەنم 9 ساڵ بوو کاتێک سەرجەی لەگەڵ کردم دڵێن ناتوشی خەرەفی عەقلی بوو خەلەفی عەقلی بوو مێشتی تێکچوو بوو ئەلزەهایمەری هەبوو بەڵام بۆ 100 ساڵەکە هاتون دووبارە پەناتان بردۆتەوە بەر هیشام بن عروە گوتی تەمەنی ئەسما 100 ساڵ بوو کاتێک مرد بۆ ئەوەیان تووشی خەلەف عەقلی نەبوو وەنیا بۆچی چکە ئەمە 3 ژمارەیە 100 سەیرکە 3 دیجت وەکو ئینگلیز دەڵێ 1 0 ئەوی تووشی خەلەف عەقلی بێ ئەلزەهایمەر بی 3 ژمارە بەلایەوە طەبیعیە لی تێک ناچێت بەڵام 1 ژمارە 9 6 9 1 دیجت یا 6 1 دیجتە لی تێک دەچێت وانە باشە لی تێک دەچی وانە لی تێک دەچی وانە ئەرێ باشە بۆ جوێن دەدەن یعنی ناتوانێت ڕاستی بزانن سەیرە ئەو ملەتە بەڕاستی دڵی لێمان گەڕێبا لە گەوجیدا بشین بەڕێزان مەوزوعەکە ڕوونە یان نا مەوزوعەکە ڕوونە یان نا فەرمودەکانی هیشام بن عروەیان قبول نییە کە دەڵێ باوکم بۆی جێڕامەوە لە ئائیشە جێی لێ بوو ئائیشە گوتی تەمەنم 6 ساڵ بوو کاتێک مارەکرام لە پێغەمبەری ئەڵڵا 9 ساڵ بووم کاتێک لەگەڵم خەوت دڵێن نا حەفظی باش نەبوو لی تێک چوو بوو قبولمان نییە
پێشگەلەوە 3 سەرچاوی تریش هەیە جێ ئاماژە پێدەکە بەڵام کاتێک دێن بۆ تەمەنی ئەسمە لە نێوان نۆتویەک لەگەڵ سەدەکە وەردەگرن چکە فەرقەکە زیاد دەبی بۆ ئەوەی ئایشە بجێڕنەوە بۆ پێش ئیدعای پێغەمبەرایەتی محەممەد لەکوێ هێناویانە تاکە سەرچاوە هەیەە کە دەڵێتن ئەسما تەمەنی 100 ساڵ بوو هیشام بن عروەیە ئێوە گوتن هیشام بن عروە مێشتی تێکچوو بوو ممکن نییە ئەو فەرمودانەی بوخاری و موسلیمی لێ قبول بکرێ کەچی بۆ ئەو مەوزوعە هاتوون ئاماژە بەو 100 ساڵە دەکەن کە هیشام بن عروە ئاماژەی پێکری هەمان کەسایەتیە بەڕێزان سەیری ئەو کارە ساتەی بکە بەڵام لەبەرەوەی دەزانن ملەتی ئیسلام نەخوێنەوارە کەس ناچی بۆ سەرچاوەکان بگەڕێتەوە بڵێ باشە باش مشکلە نییە باشە تۆ دەڵێ هیشام بن عروە تووشی ئەلزەهایمەر بوو لی تێکچوو بوو 6 بوو 9 بوو 12 بوو 14 بوو ئەوە بەڵام چۆنە تۆ پەنادەبەیتەوە بەر هیشام بن عروە بۆ ئەوەی تەمەنی 91 ساڵی ئەسما قبول نەکەی کەوا مرد سەدەکە قبول بکەی لەگەڵەوەش هیشام بن عروە جێڕاویێتەوە هەمان کەسایەتیە تێگەیشتن چۆنە هەمان کەسایەتیە ببورن ئەوە دای لێبردنەکەم 1 دقەوە شەحنی نەما اینجا ئەو ساختەچیانە کاتێک ئاماژە بەوەی دەکەن بۆ 100 ساڵیەکەی ئەسمای نایەن بڵێن قال هشام بن عروة دەڵێن بۆ نمونە تهذيب الكمال في أسماء الرجال دەڵێ كانت أسماء قد بلغت 100 سنة لم يسقط لها سن ولم ينكر لها عقل أسماء تمني جيشت 100 ساڵ کاتێک مرد و ئەو کات ددانێکی نەکەوت بوو و عقلی تەواو کامل بوو نایەن ئەوە نیشان نادن کە هیشام بن عروە ئاماژەی پێکردی هەمان کەس کە ئاماژە بەوە دەکا عایشە تەمەنی 9 ساڵ بوو کە پێغەمبەر سەرجەی لەگەڵیدا کرد وسير أعلام النبلاء الذهبي جزء 3 ومن صغار الصحابة وأما هشام بن عروة فقال عاشت 100 سنة ولم يسقط لها سن وقد طلقها الزبير قبل موته دووبارە هشام بن عروة دەڵێ ئەسما 100 ساڵ ژیا وهروها ابن حجر العسقلاني الإصابة جزء 8 لا 4 وقال هشام بن عروة عن أبيه بلغت أسماء 100 سنة ولم يسقط لها سن ولم ينكر لها عقل همو ليك همان سرچاوهاتيا تاك كس كوا وتيتي أسماء 100 سالوة هشام بن عروة برزة واتا ئەم حسابکردنەی مسلمانان دوو کێشەی تێدایە کێشەیەکیان ئیبن ئەبی ئەزدەنات هەروەک بینیمان نزیک 27 ساڵ لە دوای مردنی ئەسما لەدایک بووە نزیک 40 هەندێک ساڵ لە دوای مردنی عایشە لەدایک بووە منقەطعە ئەسڵ و ئەساسی نییە باتڵە مەکدوبە نابێت حسابی لەسەر بکرێ دوو هشام بن عروة ئەگەر هاتوو بۆ فەرمودەکانی بوخاری و مسلم کە دەڵێ باوکم پێیوتم عایشە پێیگوت کە تەمەنی 6 ساڵ بوو پێغەمبەر مارەی کرد و 9 ساڵ بوو سەرجەی لەگەڵ کرد ناکرێ قبول بکرێ چکە مێشتی تێکچوو بوو دەکەواتە نابێ ئەوەش قبول بکەن کاتێک دەڵێتن ئەسما تەمەنی 100 ساڵ بوو کاتێک مرد باشە ئەوە دوو کێشە لە حیسابەکانتان دوو کێشە لە حیسابەکانتان ئەو کلاواتانە بڕۆن لەگەڵ گەوجەکان بەکاربێنن مناڵە وردکەکانی کورد کە شارەزاییان بەرامبەر هیچ نییە هەر درۆیەکیان بەرامبەر دەکەن کوتومت وەک خۆی وەری دەگرن دێن بە ئێمە دەڵێنەوە نە عایشە تەمەنی 9 ساڵ نەبوو ئێستا کە ئێمە بەڵگەمان هەیە عایشە تەمەنی 18 ساڵ بوو من پرسیار لە ئێوە بکەم هەر بەجددی پرسیارێکتان لێ بکەم ئەگەر لە کاتی کۆچی کاتێک ئەبوو بەکر و محەممەد کۆچیان کرد عایشە تەمەنی 17 ساڵ بوو و 2 ساڵ پێشووتر محەممەد مارەی کرد واتە عایشە تەمەنی 15 ساڵ بوو محەممەد بۆچی لەسەری دەوەستا هەر بەجددی 15 ساڵ بۆچی لەسەری دەوەستا تۆزە گەورەتر بێ 15 ساڵ ئەو کات بە دڵنیایەوە هیچ و کردن بووە 15 ساڵ ئەو کات بە دڵنیایەوە هیچ و کردن بووە باشە دواتر محەممەد بۆچی خۆی تووشی ژنێکی وەکو سۆدە دەکرد کەوا دڵی بۆی نەدەچوو ئەوی هینا و دواتر 1-2 ساڵ گەورەتر بێ یعنی من بەڕاستی بەلامەوە سەیرە باشە
من بەڕاستی بەلامەوە سەیرە ئێوە خۆتان کردووە بە گاڵتەجار ئێوە خۆتان کردووە بە گاڵتەجار باشە وتەنانەت ئەگەر هات و 91 ساڵەکەی هین وەربگرین 91 ساڵەکەی تەمەن لە 91 ساڵی لە 73 مردەبی و ئائیشە لە تەمەنی بۆ نمونە 66 ساڵی مردووە لە ساڵی 57 کۆچی دووبارە ئەو حسابە بکەین بۆ بە فەرقی 10 ساڵ لە نێوانیان دووبارە پێمان دەڵێ ئائیشە ساڵی 5 پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بووە واتە کاتێک محەممەد کۆچی کردووە تەمەنی 8 ساڵ بووە ساڵێک دواتر دەکا 9 ساڵ دووبارە لەو حسابکردنەش باشە لەو حسابکردنەش هەمان شت دەکات ئەگەر هاتوو بین حساب بکەین دووبارە گریمان ئائیشە لە نێوان 56 و 57 و 58 کۆچی دوایی کردووە 57 کۆچی دوایی کردووە و لە تەمەنی 65-66 ساڵی مردووە واتە هەروە گوتم ئائیشە لە ساڵی 57 هیجری کۆچی دوایی کردووە لە تەمەنی 65 ساڵی ئەسما لە 73 کۆچی یا هیجری کۆچی دوایی کردووە لە تەمەنی بۆ نمونە هەروە گوتمان 91 ساڵی 73 ناقسن 53 واتە 16 ساڵ واتە ئەسما 16 ساڵ لە دوای مردنی 16 ساڵ لە دوای مردنی ئائیشە مردووە و 10 ساڵ گەورەتر بۆ بیخەینە سەر و تەمەنی ئائیشەش بخەینە سەر کە 65 ساڵە 65 ساڵ زائیدەن 16 ساڵ دواتر مردووە زائیدەن 10 ساڵ گەورەتر بووە کەواتە تەمەنی ئەسما 91 ساڵە جارێکتر لە ڕێگای ئەو حسابەش تەمەنی ئەسما 91 ساڵە ناگاتە 100 ساڵ باشە جارێکتر ئائیشە لە ساڵی 57 هیجری دەمرێت لە تەمەنی 65 ساڵی لە 57 هیجری بۆ 73 هیجری کە ئەسما تێیدا دەمرێ جیاوازیەکە 16 ساڵە 65 زائیدەن 16 و ئەسما 10 ساڵ گەورەتر بوو 10 ساڵیشی بخەینە سەر 65 زائیدەن 16 81 زائیدەن 91 واتە ئەسما لە تەمەنی 91 ساڵی مردووە لەبەرەوە حسابەکە گەورەمەکە باشە 91 باشە و دووبارە ئەگەر ئەسما لە تەمەنی 91 ساڵی مردبێ هەروەک بینیمان لە ساڵی 73 کۆچی واتە 18 ساڵ پێش کۆچی لەدایک بووە محەممەد 13 ساڵ پێغەمبەر بوو 18 ناقیس 13 واتە تەمەنی 5 ساڵ بوو کاتێک محەممەد ئیدعای پێغەمبەرایەتی کرد و بە حکمی ئەوەی ئەسما 10 ساڵ لە ئائیشە گەورەتر بوو واتە ئائیشە لە ساڵی 5 پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بووە 8 ساڵ پێش کۆچی ساڵێک دواتر هاوسەرگیری لەگەڵی کردووە دەکەواتە تەمەنی 9 ساڵ بووە باشە 9 ساڵ بووە باشە من فاسقم یا پێغەمبەرەکەت کەوا بەچە بازی کردی کوڕم دەتانەوێت ئەوانە پینە و پەڕۆ بکەن خۆتان گەیشتونەتە قەناعەتێک تەواو دەزان ئەو پەڕ بێ ئەخلاقی کردووە هەمە لەو سەردەمە هاتوون دەتانەوێت پینە و پەڕۆ بکەن اینجا بە ئێمە دەڵێن فاسق ئێمە بەچە بازیمان کردووە خەڵکمان کوشتووە جینۆسایدمان کردووە دزیمان کردووە فەرهودیمان کردووە تۆزێک ناکرێت تۆزێک عاقڵ بن باشە ناکرێت تۆزێک بۆ خۆتان عاقڵ بن بابێن ئەو بەڵگانەی کە ئەو حیسابەی کەوا عەدنان ئیبراهیمۆکە و تارق سویدانۆکە و سمێڵ قوتە کوردۆکەکان دەیهێنەوە بۆمان بینیمان بێ بنەمایە و ئەسڵ و ئەساسی نییە لەسەر بنەمای درۆ باشە هەم سەبارەت بە ئیبن ئەبی ئەزەنات هەم سەبارەت بەچی هیشام بن ئەڕوە درۆ دەکەن چکە ئاماژە بە 10 ساڵ دەکەن چێ ئیبن ئەبی ئەزەنات کە نە ئائیشەی بینیوە نە ئەسمای بینیوە ئەمە یەک دوو هیشام بن ئەڕوەیان قبوڵ نییە لە بوخاری کە دەڵێت لە باوکیەوە جێی لێ بووە کە ئائیشە پێی وتیە چکە کوڕی خوشی ئائیشە بووە کە
عائشة قوتيتي تمنم 6 سال بكاتك پیغمبر ماري كرم 9 سال بكاتك لغلم خود دلن نا مشتي توك چو بكاتك چو بو بغدا توشي مشتي كولوار ببو ناكري لي قبول بكري بلام لهمان كادا كاتك ديانوي نشاني بدن تمني أسماء 6 سالة دقرنو بو هشام بن عروة باشا تيجيشن كارساتك دبينن لشوية أو كلاوتشانا خريجي جين أو كلاوتشانا خريجي جين بابين أو بلغاني كدي سلمين عائشة بفعلي 89 سال وكاتك محمد سرجي لغل كردوا أهم بلغا كان زورا مسلمانان دمي أولا ما دوا ولام بيبو إيوا بو هميشة دمتان بقرن جارش تر جرأة مكان نانا كرم بزانا تشاومان چند جوانا باو كرو دلي بيما مالي حقيقة من بيما مالي باشا باشا طلع حقيقة نام أنا يبزانين يك بلغا كان سبارد بوي بفعلي دي سلماني عايشة 80 سال بوا يك دلي سرچاوة إسلامي كان دلين اتفق الأمة أن صحيح بخاري هو أصح كتاب مأثور بعد كتاب الله تعالى سرچاوة إسلامي كان دلين لدواي قرآن صحيح بخاري راسترين برتوكا الحافظ أبو عمر بن الصلاح لا صيانة صحيح مسلم لا براهش توشش دلت قال إمام الحرمين الجويني ضل إمامي هردو حرمك لمكة باشا يعني إمامي مسجد نبوي وإمامي كعبة قتيتي لو حلف الإنسان بطلاق امرأته أن ما في كتاب البخاري ومسلم مما حكما بصحته من قول النبي صلى الله عليه وسلم لما ألزمته الطلاق ولا عنثته لإجماع علماء المسلمين على صحتها وهروها أمقصية لشرح النووي على مسلم آماجي بيكرا لجزئية كم لا برا نوزده بيست أم كابرايا چي دلي أگر هاتو بياوك سويندي طلاق بخوا برانبر بجنكي و بلا سويند ببخاري ومسلم باشا سويند ببخاري ومسلم بونما سويند ببخاري ومسلم تو بچي تمالي باوكت تو طلاقي ما دام سويندي خوار ببخاري ومسلم دلي أوا حكمكي دكوي چك أو برتوك بخاري ومسلم صحيح ترين برتوكن لدواي قرآن دلي طلاقي دكويتن باشا دلي طلاقي دكوي طلاق بخوي بونمونا بلاي بجنكات سويند ببخاري وبمسلم بيت بدروي مالو بكويت طلاقي اگر جنكا چك سويند خواري ببخاري مسلم اگر بشيت الدروا تواو سويند كدكوي طلاق الدكوي دلي ببخاري ومسلم سويند بخوي طلاق الدكوي باشا طلاق الدكوي اي مسلمان لبر أوا بخاري ومسلم راسترين برتوكا وأروها إمام نووي كبليمترين كساني سرب مذهبي شافعي بوا وباكسازي بو كردوا ضلت أجمعت الأمة على صحة هذين الكتابين ووجوب العمل بأحاديثهما أولا برتوشي تهذيب الأسماء واللغات القسم الأول جزئية كاملة برحف توسيف إمام نووي ضليتن همو أمتي إسلام هاوران لسر أوي كأم دو برتوكا بخاري ومسلم راسترين برتوكا ودبي كار بفرمودة كان بكري ابن تيمية شيخ الإسلام مجموع الفتاوى جزء هجدم لا برحف توشوار ليس تحتيم أديم السماء كتاب أصح من البخاري ومسلم بعد القرآن شيخ تيمية دري لجير سقفي آسمان دا هيج برتوكي شتر راسترنية لبخاري ولمسلم لدعاء القرآن وات لدعاء القرآن بخاري ومسلم راسترين برتوكا باشا راسترين برتوكا بابين وقال أبو علي الحافظ النيسابوري
أو المستدرك على الصحيحين. ضل ما تحت أديم السماء أصح من كتاب مسلم في علم الأحاديث لبرتوشي مكانة الصحيحين كلنوسيني دكتور خليل إبراهيم آماجي بيكدي لا برسي سطر موزدا نيسابوري دوبارة ضل لجير سقفي آسمان هيج برتوشك دقت صحيح مسلم رازنية لزانستي فرمودكان لدواي قرآن باشا وزوري تريش هاتي آماجي بيكرديا يتريش هي بونمونا آماجي بيكرديا حافظ أبو نصر الوائلي ضل هركسيك سويندي خوار ببرتوشي بخاري أو طلاقي دكوي باشا طلاقي دكوي تنبرزا سوين بو مخون بونمونا بلغة كان يكم سير أعلام النبلاء شمس الدين الذهبي جزء دوم لا برزة سيوبينش ضلع تزوجها نبي الله قبل مهاجرته بعد وفاة الصديقة خديجة بن خويلد وذلك قبل الهجرة ببضعة عشر شهرا وقيل بعامين ودخل بها في شوال سنة 2 ضلع پیغمبری الله دوای مردنی خدیجه هاو سرگیری کرد لەگەڵ عائشە دەڵێن چەند مانجێک پێش کۆچکردنی بۆ مەدینە و هەیە دەڵێت 2 ساڵ و دەڵێ ساڵی دووەم کاتێک کۆچ کردو بۆ مەدینە سەرجەیی لەگەڵی کرد و هەروەها ئەو فەرمودەی خوێنمەوە فەرمودەی ژمارە 135 بوو ئەوەی دواتر فرمودي جمارة سطشل وكانت امرأة بيضاء جميلة ومن ثم يقال لها الحميراء وعائشة جنيشي سبيو جوانبو وهي بيان داود جنا سور كلكا حميراء يعني سور جنا سوركا ديار أصلي إيرلندي بوا باشا فرموده كان هروق آماجن بيكرت برزان چوار سرچاو هاتيا نكتنها لهشام بن عروة عن أبيه هروق بينيمان سرچاو كانيتر كسيك بناوي يحيى بن عبد الرحمن بن حاطب راز دخول عائشة جويلي بوا كتمني 6 سال وكاتك محمد ماري كرديا و9 سال وكاتك محمد لقلي خوتيا وكسي يشتري بناوي أسود جويلي بوا كسي يشتري بناوي أبو سلمة جويلة عائشة بوا كتمني 6 سال وكاتك محمد ماري كردو 9 سال بوا لقلي دا خوتيا تنان أجر هاتو اعتبار بوقسي هشام بن عروة داننن وهروها بلغيتر صحيح بخاري كتاب النكاح باب تزويج الأب ابنته من الإمام صحيح بخاري برتوشي نكاح باوري نجرين بوستر زماني كردي چكا نكاح زرق زوانا باب تزويج الأب ابنته من الإمام باوچك ككچا منالكي بشو ددا ياكچكي بشو ددا بإمامك إمام ما بس محمد ما بس أبو بكر كاتك شكي خوي بشو ددا بمحمد جماري فرمودة شوار 2480 عن هشام بن عروة عن أبيه عن عائشة أن النبي صلى الله عليه وسلم تزوجها وهي بنت 6 سنين وبنى بها وهي بنت 9 سنين هشام بن عروة لباوشة وجيلي بوا كعروة بن زبيرة أويج لعائشة جيلي بوا كدلي بيغمبري الله هاو سرجيري لقلي داكر كاتك عائشة 86 سال بو وسرجي لقل داكر كاتك عائشة 89 سال بشكاني بشي فرمودة كان لسر بنماي أو هلسو كوتي محمد سيركا أبو داود بشيشي تايبتي لبرتوكي داناوا كتاب النكاح برتوشي نكاح باب في تزويج الصغار بشي بشوداني كشاني منال جماري فرمودة 2121 آماجي بهمان فرمودة كريا مسلم كتاب النكاح مسلم برتوشي نكاح بابكي ناوليشي ناو بشكا تزويج الأب تزويج الأب البكرة الصغيرة بشوداني باوك بوكشا پرددار منالكي باكيزة منالكي باوك ككشا منالكي بشوددا ككشاكي پرددارا جماري فرمودة 2549 1422 النسائي كتاب النكاح باب إنكاح الرجل ابنته الصغيرة نسائي كتاب نكاح بشي بشوداني كتيشي منال للاين باوچيوا جماري فرمودة 3255 مصنف عبد الرزاق كتاب النكاح برتوشي نكاح باب نكاح الصغيرين
بە شودانی کچانی مناڵ ئەوە بەرە دەواازەی پەرتوکەکەیەتی ژمارەی فەرموودە 1349 صحیح بخاری کتاب النکاح باشە صحيح بخاري كتاب النكاح بشيش تريشي دانا وسبارت با عائشة باب من بنى بامرأة وهي بنت 9 سنين جماري فرمودة 4863 دروازي اوي سرجي لقل جنكر وجنك 89 صال بو 9 صال باشا 9 صال اوانا هموي كآماجة بو فرمودانا دا كان بيجناقا بشي نستر تفاصيلي فرمودة كان وهروها المستدرك على الصحيحين كتاب معرفة الصحابة أوج آماجي بيكردية لبشي كتابك ببورن المستدرك على الصحيحين كتاب معرفة الصحابة رضي الله تعالى عنها ذكر 9 خلال عائشة لم تكن في غيرها جماري فرمودة 2708 عائشة دڵێ من نۆ خصوصياتم پێدرا بوو بە هیچ ژنی تر نەدرا لێرە فەرموودەکە عن عبد الله بن صفوان کەسێک بەناوی عبد الله بن صفوان أتى عائشة وآخر معه دڵێ هات بۆ لای عائشة وعبد الله بن صفوان کەسانی تری لەگەڵدا بوو قالت خلال لي 9 لم تكن لأحد من النساء قبلي إلا ما أتى الله عز وجل مريم بنت عمران دڵێ عائشە گوتی من نۆ صفاتم پێدرا بوو کە ئەم صفاتانە بە هیچ ژنێکتر نەدرابوو لە دنیا جگە لەوەی الله بە مریەمی دایکی عیسایدا فقال لها عبد الله بن صفوان وما هن يا أم المؤمنين عبد الله بن صفوان گوتی ئەو نۆ صفاتت چییە بە تۆ دراوە ئەی دایکی ئیمانداران قالت جاء الملك بصورتي إلى رسول الله فتزوجني رسول الله صلى الله عليه وسلم وأنا ابنة 7 سنين وأهديت إليه وأنا ابنة 9 سنين دڵێ گوتی پێغەمبەر خەونی بینی فرشتە وێنەی منیان ها بە مناڵی بە پێغەمبەر نیشاندا بوو باشە و دەڵێتن پێغەمبەری ئەڵڵا هاوسەرگیری لەگەڵم کرد کاتێک تەمەنم 7 ساڵ بوو ومنیان برد بۆ لای بۆ سەرجەییکردن تەمەنم 9 ساڵ بوو ئەوە سەرچاوەیەکتر بە ناوی عەبدوڵڵا بن سەفوان دەی واز لە عروە بن هیشام بێنن کەسێکتر ئاماژە پێ دەکات باشە ئەوە کەسی چوارەمیش کەوا ئاماژە بەوە دەکات چی دەڵێن و بزانین ئەوانی تر پێویست هەیە ئاماژەی پێ بکرێ ئەوانی تر مشکلە نییە خاصیەتەکانی تر وهروها الحاكم دڵێ هذا حديث صحيح الإسناد دڵێ ئەم حەدیثە ڕاستە وهروها لەکوێ ئاماژەی پێکرایە ئەو فەرموودە مجمع الزوائد ومنبع الفوائد كتاب المناقب با فضل عائشة أم المؤمنين رضي الله عنها جماري فرمودة 15308 وهروها رواه الطبراني ورجاله صحيح وهروها الطبري آماجي بيكرديا وبياوكاني جاي متمانا وهروها كسيشتر جراويتيوا چکار وەک دەبینی عبد الله بن صفوان کۆمەڵێک پیاوی لەگەڵدا بووە لە المعجم الكبير مسند النساء ذكر أزواج رسول الله صلى الله عليه وسلم عائشة بنت أبي بكر الجزء 23 ژمارە 74 معجم الكبير کەسێک بەناوی عبد الملك بن عمير دەڵێ عائشة گوتی من زۆرێک صفات و سماتم پێدراوە کە بە هیچ ژنێشتر نەدراوە و دەڵێتن یەکێک لەوانە ملكني وأنا بنت 6 سنين دەڵێ پێغەمبەری الله من بووم بە هاوسەری کاتێک تەمەنم 6 ساڵ بوو و لەگەڵم داخەوت و بەنابیە و ئەنا بنت 9 سنین و لەگەڵم داخەوت کاتێک تەمەنم 9 ساڵ بوو ئەوە سەرچاوی پێنجەم و شەشەم کەوا ڕوە نییە بۆ نمونە ئاماژەیان بۆ کردیە عائشە تەمەنی 6 بۆ 7 ساڵ بووە و کاتێک محەممەد لەگەڵی داخەوتیە 9 ساڵ بووە و هەروەها بۆ نمونە فەرموودە دەڵێ عائشە دەڵێ کاتێک چوون بۆ مەدینە کاتێک منیان بان کردەوە بۆی بمڕازێنەوە بمبن بۆ پێغەمبەری ئەڵڵا دەڵێتن لەسەر جۆلانە یاریم دەکرد جۆلانە گریمان عائشە تەمەنی 17 ساڵ بوو کاتێک محەممەد بە گوێرەی درۆدە لە سەکانی ئێوە 17 ساڵ بوو کاتێک محەممەد و ئەبوو بەکر کۆچیان کرد ساڵێک دواتر پەیوەست بوو پێیانەوە
واتە 18 ساڵ بوو یعنی دارە ئایشە دەچی جۆلانەی دەکە مناڵن وەنیە محەممەدیش پاڵی پێوەدەنەوە نیە جەوەکە زۆر ڕۆمانسیە خۆشەویستەکەم تۆزە خێراتر پاڵدا خێراتر پاڵدەم بەڵێ بەڵێ تۆزە خێراتر تخوا حەزم لێە تۆزە خێراتر بۆم پاڵدەم بەڵێ پاڵدا تو ویژدانتەن ئێستا کچێک ببینن تەمەنی 16 ساڵە دەسی لەسەر جۆلانە یاری دەکا پێی ناڵێن ئەم شینە ژنە توخوا شەرم لە خۆی ناگاتەوە گوڵەکەم ئایشە بۆت پاڵدەم بەڵێ تۆزە خێراتر بەڵێ پاڵدا بە قووەتر بۆم پاڵدا بەڵێ پوشمی هاردا بەڵێ لەسەر جۆلانە تەمەند چەندە دایکی داکەم وەڵا 18 ساڵم ئەوە بڕیار وایە ئێستاکە داکەم بانگم دەکات دەمباتەوە ماڵێ دەمڕازێنێتەوە بۆی بمدا بە پێغەمبەری ئەڵڵا ئایشە پاڵدەم بەڵێ پاڵدە تۆزە خێراتر پاڵدە بۆم پاڵدە خێراتر بەهێزتر پاڵدە وەتەنانەت ئایشە فەرموودەی هەیە ئەبوو داود دەڵێتن من زۆر لە ڕوو لاواز بووم پێغەمبەری ئەڵڵا دەیویست سەرجەیم لەگەڵدا بکە بەڵام بە حوکمیەوەی گۆشتم نەگرت بوو دایکم هەوڵی دەدا قەڵەوم بکە دەڵێ قەڵەو نەبووم تاوەکو خیار و خوڕمای دامێ کاتێک خیار و خوڕمای دامێ خەپ لە خەپان بووم اینجا کاتی ئەوەم هات کە بمبەن بۆ لای پێغەمبەری ئەڵڵا بەڵێ سەبارەت بە جۆلانە باشە کە ئائیشە لەسەر جۆلانە دەهێننەوە سنن الكبرى كتاب الشهادات باب ما جاء في المراجح ئەوەی هاتووە سەبارەت بە جۆلانە ئەوە دەروازەی پەرتوکەیتی بەڕێزە لە السنن الكبرى البيهقي پەرتوشی شایەتی ئەوەی هاتووە سەبارەت بە جۆلانە ژمارەی فەرموودە 2387 و هەروەها لە بەشێکی تری پەرتوکەی ئاماژەی پێکردیە بە ناوی باب المرأة تصلح أمرها للدخول بها واتە دەروازەی ژنێک خۆی ڕێکوپێک دەکا بۆ ئەوەی هاوسەرەکەی لەگەڵیدا بخەوێ ژمارەی فەرموودە 14011 و هەروەها لە بەشێکی تری پەرتوکەی ئاماژەی پێکردیە باب ما جاء في إنكاح الآباء الأبكار ئەوەی هاتووە سەبارەت بە نیکاحکردنی باوکان کچەکانیان ژمارەی فەرموودە 13258 وهروها بخاري كتاب مناقب الأنصار باب تزويج النبي صلى الله عليه وسلم عائشة وقدومها المدينة وبناؤه بها بشي هاو سرجيري پیغمبر لقل عائشة وهاتني عائشة بو مدينة وسرجي كرني پیغمبري الله لقل عائشة جماري فرمودة 3681 سنن ابن ماجه كتاب النكاح باب نكاح الصغار يزوجهن دروازي بشوداني كچاني منال للاين باوچانوا جماري فرمودة 10876 مسلم كتاب النكاح مسلم پرتوچي نكاح باب تزويج البكرة الصغيرة بشوداني كچي پردداري منال للاين باوچوا جماري فرمودة 2547 سنن أبو داود كتاب الأدب باب في الأرجوحة بشي جولانا أبو داود جولاني كردوه ببشك لپردوكي پاڵدەم ئازیزەکەم بەڵە تۆزێک تندتر خێراتر ئەخر من تۆم خۆش دەوێت ترسێم بکەویت نانا گوڵەکەم خۆ من شینە ژنم تەمەنم 18 ساڵە تۆ ئەوڕۆ لەگەڵم دەخی پاڵدە خەمت نەبی پاڵدە خۆ من مناڵ دێم تازە 4933 با ئەوی سنن ئەوی داود با بخوێنینەوە ژمارەی فەرموودە 1876 عایشە دەڵێ هاوسەرگیریم کرد لەگەڵ پێغەمبەری ئەڵڵا کاتێک کچێکی تەمەن 6 ساڵ بووم کاتێک هاتین بۆ مەدینە لە ماڵی الحارث بن الخەزرەج دابەزین
چکە دەچون بۆ ماڵان تا دەبەزین تازە کۆچیان دەکرد بۆ مەدینە دەڵێ قژم ڕووتایەوە دواتر هاتەوە ڕۆژێکیان دایکم ڕمان هات بە دوامدا وإني لفي أرجوحة ومعي صواحبات لي دەڵێ من لەسەر جۆلانە بووم لەگەڵ یارەکانم یاری جۆلانم دەکرد ئەوە لە مەدینە دەڵێ دایکم بانگی کرد گوتی وەرە وما ئەدری ما تورید و نەمدەزانی چی دەوێ مناڵ بووە دەڵێ دەستی گرتم منی بردە بەردەم دەرگای ماڵ ڕایگرتم هەندێ ئاوی هینا تاوە کۆن ئەسم گەڕاوێدەم و چاوی پاکردمەوە و قژی چاک کردم دەڵێ اینجا منی بردە ژوورەوە بینیم ژنانی مەدینە دانیشتون گوتیان عەلا خێر وەلبەرەکە گوتیان لەسەر خێر و بەرەکەت ئائیشە فەسلەمەتنی ئیلەیهن دڵ دایکم منی تەسلیم بەوان کرد و ئەوانیش زیاتر منیان ڕێک و پێک کرد فەلەم يروعني إلا رسول الله صلى الله عليه وسلم ضحى دڵێ ئەوەی منی ترسان ئەو کاتە بوو کاتێک منیان تەسلیم بە پێغەمبەری ئەڵڵا کرد و ئەو کات من تەمەنم 9 ساڵ بوو باشە معجم الكبير مسند النساء باشا دووبارە ئاماژە بەوەی دەکا بۆ نمونە بازۆر بانەشی ناو تەفاسیل بۆ ئەوی دواتر تۆزێک ڕێگا بە هاوڕێیان بدەن هەمان شت دڵێ هاتین بۆ مەدینە و لە تەمەنم 9 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا هاوسەرگیری لەگەڵم کرد باشە عن أسود عن عائشة المصنف كتاب التاريخ جماري فرمودة 4968 أسود دڵێ عائشة پێیوتم پێغەمبەری ئەڵڵا هاوسەرگیری لەگەڵی کرد کاتێک تەمەنی 9 ساڵ بوو و 9 ساڵ لەگەڵی مایەوە هەمووی بەیەکەوە کاتێک عائشە تەمەنی 18 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مرد باشە وهروها مسند أحمد باقي مسند الأنصار حديث السيدة العائشة رضي الله عنها دووبارە ئەو فەرمودەیە وەگاماژەم پێکرد ژمارە 25241 ئەبوو سەلەمە و یەحیا ئاماژەی پێ دەکەن چی دەڵێن کاتێک خەدیجە مرد خەولە بنت حەکیم کەواپوری محەممەد بوو هات بۆ لای محەممەد گوتی ئەی پێغەمبەری ئەڵڵا ژن ناهێنی گوتی چێ خەولە گوتی ئەگەر حەز دەکەی کچێکی پەردەدار ئەگەر حەز دەکەی بێوەژن محەممەد گوتی پەردەدارەکە چێیە گوتی کچی خۆشەویستترین خەڵقی ئەڵڵا لە لای تۆ ئائیشە کچی ئەبوو بەکر پێغەمبەر گوتی ئەی بێوەژنەکە چێیە گوتی سۆدەیە کچی زەمعە کە ئیمانی پێت هێناوە و شوێن هەڵگری تۆیە پێغەمبەر گوتی بڕۆ داوایان بکە بۆ من و دەڵێتن خەولە بنت حەکیم دەڵێ ئەو کات تەمەنی ئایشە 6 ساڵ بوو باشە 6 ساڵ بوو باشە 6 ساڵ بوو و هەروەها کاتێک محەممەد بۆ نمونە فەرموولەیتر کاتێک ئائیشە دەهێننەوە ئەو سونەتە لە بیرکراوی مسلمانان ئەو سونەتتان لە بیر کردی بەڕاستی من زۆر نیگەرانم کاتێک یعنی سونەتێکی دایکی ئیماندارانتان وارووا سونەتێکی پێغەمبەری نازدار لە بیر دەکرێت چاوی چاوم بۆ نمونە تەنانەت هەمان سەرچاوەکەوە ئاماژەم پێکرد دەڵێتن ئەوە بوو ئائیشەیان لەسەر ئەرجوحە واتە لەسەر جۆلانە هێنایەوە و ئایشە دەڵێ منیان بردە ژوورەوە بینم پێغەمبەری ئەڵڵا لەسەر قەلوێرەیەک دانیشتووە دڵێ منیان برد لەسەر کۆشی پێغەمبەریان دانام سەیکە بەڕێزم ثم دخلت بي باشا فإذا رسول الله صلى الله عليه وسلم جالس على سرير في بيتنا وعنده رجال ونساء من الأنصار فجلستني في حجره دڵێ منیان برد لای پێغەمبەری ئەڵڵا لەسەر قەلوێرە بوو ژن و پیاولای دانیشتم و کاتێک منیان برد لەسەر کۆشی پێغەمبەریان دانا شەرم لە خۆتان ناکەنەوە بۆچی ئەو سونەتە جوانەی دایکتان سەیرکە مسلمانە دادا ئایشە دایکتانە پێغەمبەر پێشڕەوتانە ئەبوو بەکر ئەسەدیقە سەیرکە یەکەم خەلیفەی ڕاشدین سەیرکە سونەتێکی چەند محتەرەم و جوانیان هەبووە زاوا دادەنیشێ لەسەر قەلوێرەی ئاوا
لە ماڵی خەزوریش خوشکت دەرازین و لەسەر کۆشی دادنێ باش لەسەر کۆشی دادنێ زانە ئەو بۆچی لەبیرتان کردی ئەو سونەتە بۆچی ئەو سونەتەتان لەبیر کردیە باشە زۆر گوت خوارد با تۆ بەڕاستی بۆچی لەبیرتان کردیە بەڵێ لە جۆلانەوە بۆ کۆشی محەممەد بەڵێ زۆر بێشەرمیش بووە کابرا زۆر ئەدەبسز بووە پیا و ژندانیش نەیەن لەسەر کۆشیاندانەوە لەسەر کۆشی سەیری ئەو ئەخلاقی بکە سەیری ئەو ئەخلاقی بکە باشە ئەوە من نیم باشە ئەوە من نیم بابا لەمە دوای وا بکەن بۆ هینتان باشە ئەوەتە سەرچاوەکە بڕۆ بخوێنەوە مسند أحمد باقي مسند الأنصار حديث السيدة عائشة رضي الله عنها ژمارەی فەرموودە 25241 وەخوێنمەوە وەدەڵێ ئەو کات 89 ساڵ بوو باو کەڕۆ بەڕاستی ئەو سونەتتان بۆ لەبیر کردی هەر بە جددیمە تۆزێک بهێننەوە تێدەگەی ئەو سونەتە تۆزێک بجێڕنەوە یعنی دایکتان بووە پێغەمبەرتان بووە باشە ئەبوو بەکر ئەسەدیق ڕێگای ئەسەدیق لەبیر دەکەم ڕێگای محەممەد لەبیر دەکەن ڕێگای دایکتان عائیشە لەبیر دەکەن من بڕوا بکە دەبڕەوە پێ دەڵێم سەرچاوە دەڵێ درۆزم کا لەکوێیە چیت پێنیشاندم لەکوێیە خۆی وایە جەنابی عەرەبی دەزانی ئێوە سەرچاوەکەم پێگوتی بڕۆ ئەوەتە دەبڕۆ دەی بڕۆ ئەوەتە جاریشتر مسند ئەحمەد باقی مسند الأنصار پەرتووکەکە چکە پەرتووک کتاب دەبێ بە چەند بەشەوە باشە و بەشیش دەبێ بە بەشی ترەوە بەشەکەی حەدیث السەیدە عائیشە رضی الله عنها ژمارەی فەرموودە 25241 بڕۆ ملی خۆت بشتێنە و بگەڕە و دەیدۆزیتەوە باشە دەیدۆزیتەوە هەر وەک بینیمان یەک دایکی قەڵەوی کردیە چکە مناڵ بووە بە خیار بە خورما دوو لەسەر جۆلانە بووە سێ فەرموودەکان لە چەندەها لاوە دەڵێن تەمەنی 6 ساڵ بووە بۆ 7 ساڵ کاتێکماری کردووە لە 9 ساڵی لەگەڵیدا خەوتووە 5 فەرموودەکان دەڵێن لە ساڵی پێنجەمی پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بووە ئەوە 4 بەڵگەی تر السنن الكبرى كتاب شهادات باب ما جاء في اللعب بالبنات سنن الكبرى بيحقي كتابي شهادات شايتي اوي هات وسبارد بياري كردني منالان بلعابة لعابة چی بيدلن بكردي نازانم ببوك شوشة اوي هات وسبارد بكچان كياري ببوك شوشة دكان اي جماري فرمودة 2385 عن عائشة أن النبي صلى الله عليه وسلم تزوجها وهي ابنة 7 سنين وزفت إليه وهي ابنة 9 سنين ولعبها معها ومات عنها وهي ابنة 18 سنة عائشة دلت هاوسەرگیریم لەگەڵ پێغەمبەر کرد کاتێک تەمەنم 7 ساڵ بوو و منیان بەبووک بۆ پێغەمبەر برد کاتێک تەمەنم 9 ساڵ بوو و کاتێک چوون بۆ لای ئەوە وازیەکان یاریەکان بووکە شوشەکانی خۆم لەگەڵ خۆم برد و دەڵێت تەمەنم 18 ساڵ بوو کاتێک پێغەمبەر برد یاری بردووە لەگەڵ خۆی زانین چی یاریەکی بردووە کشتان بینیوە تەمەنی 18 ساڵ شوو بکاتن یاری بکاتن بووکە شوشەی هەبێ بووکە شوشە بووکە شوشەی هەبێ تەنانەت بەڵگەیەکی تر محەممەد بە جابر دەڵێ بۆ پەلەپەلتە دەڵێ ژنم هێناوە پێغەمبەری ئەڵڵا دەڵێ کچە بێوەژنە دەڵێ وەڵا بێوەژنە دەڵێ بۆچی کچێکی مناڵت نەدەینا بۆ خۆت یاری لەگەڵی بکرد بایە ئەوەش بەڵگەی ترە باشە وهروە سير أعلام النبلاء جزء دوم لا برصة رقم بورن جمارة 150 شي دلم عن عائشة قالت لقد رأيت رسول الله يقوم على باب حجرتي والحبشة يلعبون بالحراب في المسجد وإنه ليسترني بردائه والحاصل عائشة دلتن
دەڵێ بینیم پێغەمبەری ئەڵڵا لەبەردەم دەرگای ژوورەکەم وەستا بوو و مناڵانی حەبەشە بە تیر یاریان دەکرد لە ناو مزگەوت و پێغەمبەری ئەڵڵا هات خۆی کرد بە بەربەست ئەوها لە پێشمەوە یعنی ئەوە باشە بەربەست بەچی بە ڕیداءەکەی دەڵێ ئەوها یعنی چەنەگەم ئەوها لەسەری ئەوها یعنی کردبوو لە پێشی دەڵێ سەیری یاری مناڵەکانم دەکرد باشە ثم يقف من أجلي حتى أكون أنا التي انصرف دەڵێ وە پێغەمبەری ئەڵڵا بۆ خاتری من وەستا تاوەکو من خۆم ڕۆیشتم فاقدروا قدر الجارية الحديثة السن دەڵێ ئەو کات ڕێزیان دەگرت لە مناڵی کچی بچووک سەیرکە الجارية الحديثة السن باشە دەڵێ کچێکی تەمەن مناڵ کە حەزی دەکرد سەیری لەهوو بکە واتە ڕابواردن و بەزم و ڕەزم بکە دەڵێ پێغەمبەری ئەڵڵا وەستا چکە من ئەو کات کچێکی تەمەن مناڵ بووم حەزم دەکرد سەیری یاری و شتی وا بکەم پێغەمبەری ئەڵڵا لەبەر خاتری من وەستا بەڵگەی تر سير أعلام النبلاء جزء دوم لا ژمارە 140 دەڵێ دەڵێ وعائشة ممن ولد في الإسلام عائشة لسردمي إسلام لدايك بو وهي أصغر من فاطمة ب8 سنين وبتشكتر لفاطمة ب8 سال وكانت تقول لم أعقل أبوي إلا وهما يدينان الدين دەڵێ وایشتا فامم نەکرد بوو دەمبینی کە باوکم و دایکم ئیسلام بوون واتە ئەگەر 5 ساڵ پێش پێغەمبەرایەتی محەممەد لەدایک بووایە محەممەد زەینی یعنی مناڵ زەینی زۆر تیژە وەک دەڵێن بەبیری دەهاتەوە کە دەیگوت نا من تەمەنم 5 ساڵ بوو بەبیرم دە کاتێک دایکم و باوکم بوون بە ئیسلام بەڵام ئەوە دەڵێ ئەوەندەی بەبیرم دە دایکم و باوکم ئیسلام بوون واتە دووبارە ئەوە دەیسەلمێنی فەرموودەیتر بەڵگەی ژمارە 9 نانە بە قسەی تۆ ناتۆپین دەبڕۆ باشە بەڵگەی ژمارە 9 صحيح مسلم كتاب فضائل الصحابة با في فضل عائشة رضي الله عنها فضل عائشة جماري فرمود 2438 هشام عن أبيه دلي إنها قالت قال رسول الله دلي پیغمبري الله قتي أي عائشة سيشو لسريك فرشتهاتن تويان بمن نشاندا تویان پێچابەوە لەناو ئاورشمێک فرشتەکان لە قەونمدا گوتیان ئەوە ژنی تۆیە گوتیان سەیریکە کاتێک ئاورشمەکەت لەسەر دەم و چاو لابرد ئەوە لام برد بینیم تۆی گوتم ئەگەر هات و ئەڵڵا بڕیاری لەسەردا بێ ئەو کۆرپەلەیە ببێ بەژنی من ئەوە دەبێ بەژنی من ئەمەش دووبارە دەیسەلمێنی کاتێک محەممەد بووە بە پێغەمبەر ئایشە مناڵ بووە باشە خروای یەنە چکە درێک کۆرپەلە تویان لەناو کۆرپەلەیەک پێچا بوو فرشتە هاتن 3 شەو لەسەر یەک تویان لەناو کۆرپەلەیەک یعنی لەناو ئاورشمێک پێچا بوو گوتیان ئەوە ژنی تۆیە لەسەر دەم و چاوی داوە کۆرپەلەیەک لەناو ئاورشم یعنی خۆ ناکرێ ئەگەر محەممەد بووە بە پێغەمبەر گریمان ساڵی دووەم دەی هێشتا خەدیجەی لا بووە ئەو کاتە دەیگۆ مناڵێکی بچووچیان هینا دەستیان گر بە منیان نیشانە گوتیان ئەوە دەبێتە ژنی تۆ نەک کۆرپەلەیەک پێچرا بێتەوە لەناو ئەوە باشە نەک کۆرپەلەیەک معقول نییە ئەوە جگەلەوەی محەممەد فەنتازیای بۆ مناڵ هەبوو واز لەو مۆزوعەش بێنە فەنتازیای هەبوو فەنتازیای سەیر و سەمەری هەبووە واروە هەمان فەرموودە بە هەمان شێوە لە ترمذی كتاب النقاب المناقب با في فضل عائشة رضي الله عنها ژمارە 3880 ئاماژەی پێکرا بەڵام دڵێ جوبریل تۆی هینا لەناو ئاورشمێکی سەوز بووی گوتی ئەوە دژنی تۆیە لە دنیا و لە قیامەت باشە بەڵگەی ژمارە 10 سير أعلام النبلاء جزء دوم ژمارە وابزام 150 بەڵێ عائشة دڵێ كنت ألعب بالبنات فيجيء صواحبي عائشة دڵێت لەگەڵ مناڵان ئەوە کاتێک لای محەممەد بوو لەگەڵ مناڵان یاریم دەکرد باشە دەڵێ هاوڕێکانم دەهاتن بۆ لام
کاتێک پێغەمبەر دەهاتەوە مناڵەکان خۆیان دەشاردەوە، کاتێک پێغەمبەر دەردەچوو مناڵەکان دەگەڕانەوە، وەجار هەبوو پێغەمبەر خۆی مناڵانی دێنا دەیگو بڕۆن یاری لەگەڵ عایشە بکەن. باشە فيدخلن علي باشا وكان يسربهن إلي فيلعبن معي. محمد قلت منالي بو كرو برون ياري بكنا قال عائشة منال بو باشا لشو آماجي بيكرايا بيجقال لا سير أعلام النبلاء صحيح بخاري كتاب الأدب باب الانبساط إلى الناس برتوشي أدب يعني نرمونياني لقى الخلق بشي جماري فرمودة 5692. سنن أبي داود كتاب الأدب باب في اللعب بالبنات دروازي ياري كردن منالان ياري كردني منالاني كتش جماري فرمودة 4930. ابن ماجه كتاب النكاح باب حسن المعاشرة النساء باج معاملة كردن لقل جنان جماري فرمودة 1982. ومسلم كتاب فضائل الصحابة باب في فضل عائشة جماري فرمودة 4472. بلغيتر سير أعلام النبلاء جزء دوم جمارة 150. عائشة ضلي دخلت علي رسول الله بيغمبري الله اللي مهات جوروا وأنا ألعب بالبنات لقلق كان ياريم دكرت ألعبوا تو وجدان جني كامتان 8 صالبي كش دينا جورو ياري دكان بوكا شوشاني دكان تو وجدان باشا بالبنات. فقال ما هذا يا عائشة؟ قلت خيل سليمان ولها أجنحة فضحك. لو يعني يارين بيدك دستي بوشتك درشت قلت عائشة أما شيء قلت أوا أسبكي سليمانة ضلي وأسبكم دوبالي هبو باشا ضلي بيغمبري الله بيكني باشا. وهروى أبي داود كتاب الأدب باب في اللعب بالبنات دروازي ياري كردن لقل مناواني كتش جماري فرمولة 4930. ئەوە هەمان شتە کاتێک دڵێ کچان دەهاتن یاریان دەکرد و خۆیان دەشاردە و پێغەمبەری ئەڵڵا دەچوو دەیهێنانەوە دەیگۆ بڕۆن یاری لەگەڵ عائیشە بکەن و لە ئەلبانی دڵێ ئەم فەرمودەیە ڕاستە. فەرمودەی ئەسپەکەی سولێمان لە ئەبی داودیش ئاماژەی پێکردیە کتاب الأدب ژمارەی فەرمودە 4932 دەواازەی یاریکردنی کچانی مناڵ. سنن کۆبرا کتابی شەهادات بەشی یاریکردنی کچانی مناڵ ژمارەی فەرمودە 2383 و نیسایی ئاماژەی پێکردی و لە ئەلبانی بەڕاستی داناوە. عائیشە بزان لە چ ساڵێک مناڵ بووە بەڕێزان ئەمەیان زۆر مهمە تەرکیز بکەن. عائیشە دەڵێتن خینەکەش لە ئەبی سەلەمە بن عەبدڕەحمان باسی کردیە دەڵێ عائیشە گوتی پێغەمبەری ئەڵڵا لە غەزووی تەبوک یا خەیبەر گەڕایەوە باسی ساڵی حەوتی کۆچی دەکا بەڕێزان حەوتی کۆچی مناڵ بووە عائیشە حەوتی کۆچی مناڵ بوو حەوتی کۆچی مناڵ بووە حەوتی کۆچی ئەگەر بە قسەی ئێوە بی 18 ساڵ شەشی بخەیتە سەر 24 ساڵ دەبینی یاری بە ئەسپی باڵدار کردیە باشە هێشتا مناڵ بووە. دەڵێتن پێغەمبەری ئەڵڵا لە غەزووی تەبوک یا خەیبەر گەڕایەوە و لە پێش ژوورەکەم پەردەیەکدا پۆشرا بوو دەڵێ باهات لایەکی پەردەکەی لادا و پێغەمبەر بینی ببورن و پێغەمبەر بینی من یاری دەکەم بە بووکە شوشە اللعب بالبنات واتە یاریکردن بە بووکە شوشە ببورن باشە یعنی بووکە شوشە بەڵام شوشەیان نەبوو ئەڵبەت لە شتی تر بوو بزان لە شی دروستیان کردێ. دەڵێ پەردەکەی لادا دەڵێ پێغەمبەر لە غەزووی تەبوک یا خەیبەر گەڕایەوە خەیبەر ساڵی 5 یا 6 بووە 5 بووە بزانم تەبوک دواتر بووە و بزانم 8 بووە دەڵێ گەڕایەوە دەڵێ با لەیدا لایەکی پەردەکەی لابرد دەڵێ و من یاریم دەکرد بە بووکە شوشە. پێغەمبەر گوتی ما هذا یا عائیشە گوتی عائیشە ئەوە چییە؟ قلت بەناتی گوتم بووکە شوشەکانم ورأى بينهن فرسا له جناحان دەڵێ وە لە نێوان بووکە شوشەکانم ئەسپێکی بینی دووباڵی هەبوو فقال قوتي ما هذا الذي أرى وسطهن قوتي أما تشيل لنيو بوكا شوشة كانت قلتم فرس قلتم أما أسبا قال وما هذا الذي عليه قلتي وأو تشيل لسر بشتي أسبك يا قلت جناحان قلتم دوبال
قال فرس له جناحان قلت بيغمبر قلت أسبك دوبالية ضل قلتم أما سمعت أن لسليمان خيلا لها أجنحة ضل قلتم أي ندبستوا كوا سليمان أسبها بو باليها بو ضل قال فضحك حتى رأيت نواجده ضل بيغمبر بيكني تاوكو ملاشوكاني بدياركو بەڵێ تەمەنی لە غەزووی تەبوک تەمەنی 25 ساڵ بوودا لە ئایشە بە بووکە شوشەی یاری دەکرد بووکە شوشەی هەبوو و ئەسپی باڵداری هەبوو یاری پێ دەکرد باشە وانە تەنانەت ئەمە بۆ نمونە فتح الباری لە شەرحی ئەو فەرمودانە سەبارەت بە یاریکردنی کچانی مناڵ بە لەعابە ئایا حرامە یان نا چونکە لە ئیسلامدا ئەگەر شتێک لەسەر شێوەی ئاژەڵ دروستکەی یا وێنەی مرۆڤ ئەوە حرامە هاتوون فقی ئیسلامی لەسەر بنیانراوە جزئی یەکەم لاپەڕە 437 فتح الباري ابن حجر الأسقلاني واستدل بهذا الحديث على جواز اتخاذ صور البنات واللعب من أجل لعب البنات بهن ضلوا أو فرمودي بيمان ضلي جائزة بوكشان كبوك شوشيان هبه وياري بيبكن وبه جزم عياض ونقله عن الجمهور وأنهم أجازوا بيع اللعب للبنات وضل لسر أم بنمايا عياض بزاني شكل واني فقي إسلامي ضل بيداغري كردوا وهروها جزاويتوا لأهل علم بەڵێ ڕێگا پێدراوە بووکە شوشە بفرۆشی بۆ مناڵان بۆچی ڕێگا پێدراوە لە ئیسلام حرامە بەڵام بۆ کچان بووکە شوشە بفرۆشی ڕێگا پێدراوە بزانین بۆ لتدريبهن من صغرهن على أمر بيوتهن وأولادهن بۆ ئەوەی کچانی مناڵ لە مناڵیەوە فێر بکەیت کە چۆن لە ڕێگای بووکە شوشەوە فێر بن کە چۆن ڕامیان بێنی بۆ ئەوەی ماڵداری بکەن ئاگایان لە ماڵەوە بی ماڵەکانیان ڕێک و پێک بکەن و هەروە مناڵەکانیان بەخێو بکەن یعنی بۆ وەکو مەشق پێکردن ڕاهێنانی کچان لە مناڵیەوە لە ڕێگای بووکە شوشە فێریان بکەیت کە چۆن ماڵداری بکەیت چۆن ئاگال لە ناو ماڵبی کاتێک مناڵت بووکە شوشە چۆن ئاگال لێبی بۆ ئەوەیە وهروە دەڵێ ئیبن حەبان گوتی ڕێگادراوە بۆ مناڵانی کچ کە یاری بکەن بە بووکە شوشە وهروەها وترجم له النسائي إباحة الرجل لزوجته اللعب بالبنات وهروها قال النسائي قلت بلى أجر هاتو بيا وجنكي منال بو منالي كجبو أو بوي هي بو كشوشي بو بكري بو أو ياريبكا بو كشوشا وقال الخطابي في هذا الحديث أن اللعب بالبنات إنما رخص لعائشة فيها لأنها إذ ذاك كانت غير بالغين وخطابي ضلي لو فرمودەیە ڕێگا دراوە کە کچان یاری بکەن بە بووکە شوشە بۆچی دەڵێتن لەبەرەوەی ئایشە ئەو کات مناڵ بوو و هێشتا هەرزەکار نەبوو غەیر و بالغین لأن عائشة كانت في غزوة خيبر بنت 14 سنة دەڵێ چونکە لە کاتی غەزووی خەیبەر کاتێک پێغەمبەر هاتۆ ئەو دیمەنەی بینی کاتێک بینی ئایشە یاری دەکا ئەو کات ئایشە تەمەنی 14 ساڵ بوو 14 ساڵ بوو باشە 14 ساڵ بوو 14 ساڵ بوو هێشتا مناڵ بوو هێشتا کامل نەبوو وهروها الاستئاف في معرفة الأصحاب إمام ابن عبد البر جزء چوارم لاپەڕە 1970 ژمارە 4029 دەڵێ پێغەمبەری ئەڵڵا هاوسەرگیری لەگەڵ ئایشە کرد 2 ساڵ پێش کۆچکردنی بۆ مەدینە و دەڵێ ئەبی عوبەیدە ئەلجەڕاح ئەو قسەی کردووە ئەوە سەرچاوەیەشترش وقال غيره ب3 سنين وخەڵکانی تر گوتیان نەخێر 3 ساڵ پێش کۆچکردنی بوو وهي بنت 6 سنين باشە دەڵێ هەندێکیان دەڵێن ئەو کات ئایشە تەمەنی 6 ساڵ بوو هەندێکیان دەڵێن 7 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا مارەی کرد وابتنى بها بالمدينة وهي ابنة 9 لا أعلمهم اختلفوا في ذلك دەڵێ وەدەڵێن لە مەدینە سەرجەیی لەگەڵ داکرد کاتێک ئایشە تەمەنی 9 ساڵ بوو و ئیبن عەبدولبەر دەڵێ کەسێک ناناسم کەوە مخالفەی هەبێ بەم قسەیە هەموو ئەهلی علم هاوکۆکن ڕان سەبارەت بەو مۆزوعە ئەوە هەمان فەرمودێت تقریباً دووبارەی کردوتە با زۆر بانەشی ناو تەفاسیلانەوە
پێویست ناکە هەر هەندێک هی زۆر بە خێراییکەوە ئاماژەی پێ بکەین. دووبارە صحیح بخاری کتاب المەغازی باب حەدیث الئفک ئفک ئەوەی کەوا لە نێوان ئایشە و سەفوان ڕوویدا دووبارە لەوێ ئاماژە وەک دەڵێ تەلمیحاتێکمان دەداتێک کە تەمەنی ئایشە چەند بووە ژمارە فەرموودە 3910 وهروها مسلم كتاب التوبة باب في حديث الإفك وقبول التوبة القاذف ژمارە فەرموودە 4974 باشە بابین بۆ ئەوەی زۆر کات نەکوژین ئەو فەرموودەیە دوور و درێژە کەسێک دەیجێڕێتەوە دەڵێ ئائیشە ژنی پێغەمبەر گوتی کاتێک پێغەمبەر دەیویست دەربچێ بۆ سەفەرێک یا بۆ غەزوەیەک ئەوە تیر و کەوانی دەکرد لە نێوان ژنەکانی بۆی بزانێت کامیان لەگەڵ خۆی ببە هەرچەندە لە ئیسلام تیر و کەوان حرامە بەڵام محەممەد بۆ خۆی کردوویەتی لە ناو ژنەکان ئایا زەینەب ببە سەلەمە ببە ئائیشە ببە حەفسە ببە ئەوی تریان بە تیر و کەوانی کردی لە نێوانیان ئائیشە دەڵێتن ئەو جارەیان تیر و پشکەکە لەسەر من دەرچوو پێغەمبەری ئەڵڵا منی لەگەڵ خۆی برد دەڵێ دەرچوم لەگەڵ پێغەمبەری ئەڵڵا و ئەو کات حیجاب داهات بوو ئاەتی حیجاب دابەزی بوو دەڵێ فەئەنە ئوحمەل فی هەودەجی دەڵێ من لەناو کەژاوەکەی خۆم دادەندرام کەژاوە یعنی بۆکسێکە لەسەر پشتی وشتر دادەندرێ پەردەی پێدا شۆڕ دەبێتەوە دەڵێ لەسەر ئەو دادەندرام و دەچوومە ناویەوە دەڵێ کاتێک لە غەزوەکە گەڕاینەوە پێغەمبەری ئەڵڵا لایدا گوتی با پشوو بدەین دەڵێ من دەرچووم بۆ دەست بە ئاو گەیاندن شەو بوو دەڵێ لە ڕێگا هاتمەوە ملوانکەکەم لێون بوو زۆر گەڕام بە دوای تاوەکو دۆزیمەوە دەڵێ کاتێک گەڕامەوە بینم پێغەمبەری ئەڵڵا و سوپاکەی ڕۆیشت بوون ئایشان لەبیر کردبوو بەڕێزە بزانین بۆ محەممەد ژنی تری دەستکەوت بوو پەلەپەلی بوو بگاتەوە مەدینە دەڵێ چی دەڵێ ئایشە وەقبل الرهط الذين كانوا يرحلون لي فحملوا هودجي فرحلوا على بعيري الذي كنت أركب وهم يحسبون إني فيه دەڵێ و ئەو کەسانەی کەوا وشترەکەی منیان ڕادەکێشە کەژاوەکەی منیان ئەو بۆکسەکە وەبزانام کەژاوی پێڵە منیان بەرز کرد بۆ لەسەر پشتی وشتیاندا نابوو ڕۆیشت بوون وایان زانی بوو منی تێدایە بزانین بۆچی وایان زانی بوو ئایشەی تێدایە ئەگەر ئایشە تەمەنی 24 ساڵ بیتن خۆ دەبی کێشی 60 کیلۆبی بکاکە 50 کیلۆبی کورە 40 کیلۆبی دەبی هەستی پێ بکەن تێدەگەی دەڵێ فەلەم يستنكر القوم ثقل الهودج حين رحلوا ورفعوه دەڵێ پیاوەکان کاتە کەژاوەکەیان بەرز کردبەوە لەسەر پشتی وشتریاندا نابوو دەڵێ هەستیان بە کێشی من نەکردبوو بۆ وكنت جارية حديثة السن دەڵێ لەبەر ئەوەی مناڵێکی تەمەن بچووک بووم هەستیان نەکردبوو کە بە ڕادەی پێویست قڕز نییە تێدایان نا بە چار کەسان بەرجیان کرد لەسەر پشتیاندا نابوو دەڵێ وكنت جارية حديثة السن فبعثوا الجمل وصاروا دەڵێ لەسەریاندا نابوو ڕۆیشت بوو مناڵ بووە ویژداندا بێ ئەو پەر کێشی 20 کیلۆ بووە چوار پیا و بەرجیان کردەوە هەستیان پێ نەکردێ بەڵام ئەگەر ژنێک بایە کێشی 40 کیلۆ بایە ئەوە سووکە تێدا نییە باشە سووکە تێدا نییە وەچی دەڵێ دواتر دەستەوە ماڵی باوکی و کاتێک دەگەڕێتەوە لەگە خاڵە سەفوان دەگەڕێتەوە دەڵێ ولا أشعر بالشر حتى خرجت بعدما وخرجت معي مسطح قبل المناصع وهو متبرزنا دەڵێ ئایشە دەڵێ وە من نەمزانی مەوزوعەکە چێ کاتە گەڕامەوە پێغەمبەر منی ڕەوانی ماڵی باوکم کردەوە دەڵێ تاوەکو شەوێکیان لەگەڵ ژنێک بە ناوی مسطح دەرچووم بۆ ڕێگای گوکردن دەڵێ هەموو شەوێک دەچوین بۆ منطقەی مەناسع دەڵێ ئەو شوێنە بوو کە ئێمە گومان لێی دەکرد وهو متبرزنا دەڵێ هەموو شەوێ دەچوین بۆ ئەوێ چکە ئەو دەستیان نەبوو لێ ولا نخرج إلا ليلا إلى الليل دەڵێ وەدرانشی شەوک تا شەوە دەڵێ کاتێک چوین لە ڕێگا پێی وتم حال و مەسەلە ئاوایە و قسەلۆکت لەگەڵ دەکەن و تۆشت هەیە باشان هەمان فەرموودا دەڵێ پێغەمبەر قسە لەگەڵ عەلی دەکا عەلی ئایشە تاوانبار دەکا حەسان بن ثابت نازەم چ فەرموودەکە بەردەوام دەبێت
محەممەد بانگێشی خزمەتکارێکی عایشە دەکات بە ناوی بەرەیرا فدعا رسول الله بەرەیرا فقال دڵی پێغەمبەری ئەلله بەرەیڕی بانگ کردبوو گوتی ئەی بەرەیرا هەر ڕەئیتی من شەیئن من عایشە ئەی بەرەیرا پێم بڵێ هیچت لە عایشە بینیوە ینی محەممەد جبرائیل بەردەوام جرت و فرتی بۆ لای دەکاتن و پێی دەڵێ ئەگەر هاتو شتێک هەبی ئەو جارە جبرائیل دانەبەزی بڵێ ئەی محەممەد هیچ نییە دەبی محەممەد لە خەڵک بپرسێ ئایا شتێکی لە عایشە بینیوە یان نا قالت له بريرة والذي بعثك بالحق إن رأيت عليها أمرا قط أخمصه عليها أكثر من إنها جارية حديثة السن دەڵێتن بەرەیرا گوتی وەڵڵی هیچم لێی نەبینیوە سوێن بەوەی کەواتۆی بە حەق ناردووە تەنها ئەوەیە مناڵێکی تەمەن بچووکە مناڵێکی تەمەن بچووکە و تەواو هیچی نیە هیچم لێ دووبارە دڵێ مناڵێکی تەمەن بچووک باشە ئەو کاتیش تەمەن بچووک بووە باشە ئەمە بەڵگەی ژمارە چەند 15-16 چەندتر بەڵگەی تر ووجع تفسير قرطبي بو آيات 36 سورة الواقعة فجعلناهن أبكارا أو آيات دليتن إما حوريا كان من كردوا بپرددار فجعلناهن أبكارا عن النبي صلى الله عليه وسلم في قوله القرطبي دلي بيغنبري الله سبارت إن إنشأناهن إنشاء أو آية قتي قال هن عجائز الدنيا أنشأهن الله خلقا جديدا كلما أتاهن أزواجهن وجدوهن أبكارا فلما سمعت عائشة ذلك قالت ووجعا فقال لها النبي صلى الله عليه وسلم ليس هناك وجع دڵێ سەبارەت بە تەفسیری ئەم ئاەتە کە ئەڵڵا بە تایبەت دروستی کردوون پێغەمبەری ئەڵڵا گوتی ئەمە پیر و پەککەوتەکانی دنیان پیرژنەکانی دنیان کە ئەڵڵا لە بەهەشت دووبارە نوێیان دەکاتەوە و هەرچەند جارێک مێردەکانیان لەگەڵیان دەخەون دەبینن پەردەدارن یعنی پەردەیان هەیە پەردەی کچێنی دەڵێ کاتێک عائیشە گوێی لەوە بوو کە پێغەمبەر گوتی هەرچەند جارێک مێردەکانیان لەگەڵیان دەخەون دەبینن پەردەدارن کاتێک عائیشە گوێی لەو قسەی پێغەمبەر بوو گوتی ووجعا وەی باوکە ڕۆ لە دەزەم ئازارە پێغەمبەر گوتی عایشە مەترسە لەوێ ئازار نییە مناڵ بۆ فەقیرەی مناڵ بۆ محەممەد پەردەی تەقاند و ئێستاکەش ئازارەکەی لە مێشک مابوو ئێستاکەش ئازارەکەی لە مێشک مابووە ئەوانە باڕەتکەین ئەوانە باسمان کرد ڕاستێکرد دوا قسەم سەبارەت بەو بابەتە هەروەک بینیتان بەڕێزان دوا قسەم شوێن کەوتوانی محەممەد لە دوای محەممەد هەمان کار دەکەن سير أعلام النبلاء الذهبي لا برا 500 مصنف عبد الرزاق جزء ششم جمارة 163 المنتظم في تاريخ الملوك والأمم لا برا 127 وزور سرچاوي تريش بزمان كافية وهروها تاريخ اليعقوبي جزء دوم لا برا 149 تاريخ الطبري جزء بينجم لا برا 16 ابن كثير جزء حوتم لا برا 139 الكامل في التاريخ جزء سيم لا برا 29 ابن سعد الطبقات لا برا 640 بلام أوي من دي خوين سير أعلام النبلاء الذهبي ضلي كان عمر بن الخطاب رضي الله عنه خاطب أم كلثوم إلى علي بن أبي طالب فقال له علي إنها صغيرة ضلي عمر كوري خطاب كاتك خليفي إيمان داران بو شو بولاي علي قلتي أم كلثومي كستم دي علي قلتي أم كلثوم منالة فقال له عمر زوجينها يا أبا الحسن يلا بمدري يعني بشوي بدا بومن أي باوش حسن وات أي علي فإني أرصد من كرامتها ما لا يرصد أحد من بشويك بارزغاري لكرامتي لكم كيج كسك بارزغاري نكا فقال له علي أنا أبعثها إليك فإن رضيتها زوجتكها علي قلت باشا أم كلثومي كشم بولاد دنيرم أجر هاتو بي رازيبوي أو الدمي فبعثها إليه ببرد وقال لها قولي له هذا البرد الذي قلت لك ضلي علي جلك بزانو چی بووە دای باکچەکەی گوتی بڕۆ ئەم جلە ببۆ ئەمیری ئیمانداران بڵێ ئەوە باوکم کەوا پێیوتی بەدڵتە یاننا دەڵێ ناردی کەلثوم شتەکەی برد بە عومەری نیشاندا فقال عمر گوتی قولي قد رضيته رضي الله عنه كلثوم بباوكت بڵێ من رازیم ڕزای ئەڵڵا لە باوکت بێ چی دەڵێ
ووضع يده على ساقيها وكشفها فقالت له أتفعل هذا لولا أنك أمير المؤمنين لكسرت أنفك. طلع كلثوم دلتن كاتك كرد طلع عمر ماکسیەکەی بەرز کردمەوە ماکسێکیە لە بەری دڵێها بەرزی کردەوە بەدەست دڵێ لاق و لەتەری کەشف کردم ئاوا و دەستی لە لاقمدا عومەری کوڕی خەتاب وشتیەتی بەڕێزان ببوورن کە بەرز دەکەمەوە وشتیەتی دەست لە ئێرەی بدا بزانی ئایا گۆشتنە یان نا بزانی خۆشە یان نا ئەوە دڵێ ماکسیەکەی بەرز کردمەوە ئاوا عومەری کوڕی خەتاب خەلیفەی ئیماندارن ئاوا بەرزی کردەوە و دەستی لە لاقمدا ئاوا بزانی گۆشتنە یان نا وڵای تۆزە گۆشتنە خۆ خۆشە بەخوا مناڵ بازی خۆشە خۆ ئەی عومەری کوڕی خەتاب وایە ئەگە تۆزە لاق و لەتەری تۆزە گۆشتن بی خۆشە وەنیە دەڵێ کەلثوم گوتی ئەتەفعل هذا لولا أنك أمير المؤمنين لكسرت أنفك گوتی ئەوە چییە ئەو ئیشە خراپە ئەو ئیشەم لەگەڵ دەکەی والله ئەگەر ئەمیری ئیمانداران خەلیفەی ئیمانداران نەبای لوتم دەشکاندی ثم خرجت حتى جاءت أباها إن جاء كلثوم قراية وتاوك قراوة لاي باوشي لاي علي فأخبرته الخبر بيقود كشير ويدا وقالت كلثوم بعلي قد بباوشي قد بعثتني إلى شيخ سوء قلت من ناردوه بو بيراميردشي بأخلاق خويري سوء يعني أخلاق سوء من الناردوه بولاي شيخ يعني بتمن من الناردوه بولاي كسيشي بتمني بأخلاق رسوة خويري فقال مهلا يا بني فإنه زوجك قلت لسر خود بكشم أو تازة تاو دبيت مردي تو باشا دبيت مردي تاو بمردي دا وما ريكي دكا ب10,000 دينار أو تار وكسر شاو كان أما جاي بيدكن وأوكاد كلثوم 89 سال بو برزان 9 سال بانتش النو تفاصيلي أم بابتا 9 سال بو 9 سال بو باشا وناين سەردەخەکانی قورئانیش کە ئاماژەی بە چەبازی کردیە بەڵام هیچی تر درۆ مەکەن هیچی تر درۆ لەگەڵ خەڵکدا مەکەن ڕاستیەکەی بە خەڵک بڵێن ناتوان پینە و پەڕۆی بە چەبازی هەمەی کوڕی ئامە بکەن محەممەد باشە بە چەبازی کردووە یەکێک لە دوو ڕێگاکان لە پێشە یا وەکو ئێمە لەناو ئەو کەڵتە قێزەوەنە وەرنە دەرەوە تۆزە کەرامەتی مرۆیی بۆ خۆتان بجێڕنەوە ڕیسوای بکەن یا ئەوەتە وەک خۆی قبوڵی بکەن 1400 ساڵ وا هاتووە ئێستا هاتوونە هەندێکیان لێمان بوون بە قورئانیەکان چکە قێزیان لەم کار و هەڵس و کەوتانەی محەممەد دەبێتەوە دەیانەوێ نەفی بکەنەوە هاتوون دەیانەوێت دەستکاری هەندێک شت بکەن لە ژێرناوی صحیح ضعیف هەندێکیان هاتوون دەیانەوێت پاساو بێننەوە هەندێکیان هاتوون دەیانەوێت ئینکاری بکەن هەندێکیان هاتوون کلاوات دەدۆزنەوە بۆ ئەوەی تەمەنەکان نە مەجالی تێدا نییە باشە مەجالی تێدا نییە باشە و نایەمە سەر بیاوەرەکانتان ئەوانی دواتر کە خەریکی بە چەبازی بووینە 6 ساڵیان هین کردووە و 7 ساڵیان کردووە و 8 ساڵیان کردووە و ئەوە مۆزوعێکی دوور و درێژە من نەخۆشم تخوا من نەخۆشم یا پێغەمبەرەکەت تخوا دێڵدەی دەبڕ باشە بەڵێ نا ئەو دەوە زۆر گرنگ بوو من ناکرێ ئەوە بەڕاستی تێک بدەم چکە ئەوە وەڵامێکی دەمشتێنە بۆ موسڵمانان بۆ خۆتان تۆزێک عاقڵ بن و ئەگەر هات و بۆ خۆتان عاقڵ بن درۆ لەگەڵ خەڵکدا مەکەن ڕاستەکەی ئێمە فەرمودەکانی هیشام بن عروەمان قبوڵ نیە ئێ باشە واز دەبن ئەبوو عوبەیدە بن جەڕاح ئاماژەی بە تەمەنی ئایشە کردی لە زمانی ئایشەوە خەولە بنت حەکیم باشە ئەسوەد کەسێک بە ناوی یەحیا بن عەبدڕەحمان کەسێک بە ناوی ئەبوو سەلەمە باشە 5 کەسی تر ئاماژەیان پێکردی لە زمانی ئایشەوە کە تەمەنی 6 ساڵ بۆ 7 ساڵ بۆ کاتێک محەممەد مارێ کردی لە 9 ساڵی لەگەڵی داخەوتیە باشە وازۆ هیشام بن عروە ڕاستەکەی مێشتی تێک چوو بوو بەڵام دواتر لەولاوە بۆەوەی بڵێن تەمەنی ئەسما 100 ساڵ بووە هیشام بن عروە وای گوت لەولا هیشام بن عروە مێشتی تێک چوو بوو بۆ نەیدەزانی ژمارە 9 single digit لی تێک دەچوو بەڵام 3 digit 100 لی تێک نەدەچوو لەوە مەزبوط بوو خۆی ئەوی مێشتی تێک بچیتن بەڕێزان من وەکو دکتۆر پێتان بڵێم single digit واتە یەک ژمارە
دەبڵ واتە 2 3 تاوەکو ژمارەکان معقەتتر بێ لی تێک دەچی لە یەک ژمارە زۆربەی زۆریان زۆر باشن کێشەیەکیان نیە لە یەک بۆ 10 لە حیسابکردن باشە 2 تۆزە خراپتر دەبن واکە 25 و 75 ئەوانە ببی بە 3 100 ئەوانە هەر بە تەواوی فڕی لێ دەرناکەن بەڵام ئێوە سەتەکەتان قوبوڵەوەی گوتیە بەڵام ئەوی ترتان قوبوڵ نییە کە ئاماژە بە 6 و 9 دەکەوە نییە سەیرە بەڕاستی گاڵتەجاری وەک ئێوەم نەبینیوە ئەی هەموو یاریەکی بووە ئائیشە پێی بووە فەرموودەی تری زۆری تریشەیەکەوە دەی سەلمێنی تەمەن تەمەنی بەڵام بەسێتی وازم بۆ ئێوە نزیک ئاماژەم بە 20-25 بەڵگە کرد دکتۆر وەبزانم تۆ چی نازانی سەرچاو باشە بەرەزان من کۆتایی بەو بابەتە دێنم ڕاستەکەی بۆ خۆتان مسڵمانان عاقڵ بن باشە بڕۆم بخوێننەوە تۆزێک مێشکتان بکەنەوە بڕۆم بخوێننەوە قسە وەرمەگرن لە هیچ کەس و بڕوا بە پشتیوان عەبدوڵڵاش مەکەن بەڵام من کاتێک ئاماژە بە بەڵگە دەکەم ئەوە یەکێکە لە بنەماکانی ئەوەی کە من ڕازگۆم باشە ڕازگۆیی ئەوەیە کە تۆ ئاماژە بە داتا دەکەی بە بەڵگە دەکەی لە خودی توراسی خۆتەوە بەڵام ئەوانی تر کاتێک دێن دەتگەوجێنن ئاماژە بە بەڵگەکە ناکەن تەنها بۆ گەوجاندنی تۆ وە فرتوفێڵ لێ دەکەن ئەی باش مەریەم وەرت دەگرم هاوتە تۆزە قسەمان بۆ بکە دەبڕە نانا مناقشەی چی لەگەڵ بکەم مناقشە لەگەڵ من دەکەی یا لەگەڵ بەڵگەکان ئەمەوە سەیرە تۆ من بەڵگەی خۆمە هەموو بەڵگەی ئیسلامیە هەموو بەڵگەی سوننەیە من هینامە تۆ ناکرێ مناقشە لەگەڵ من بکەی بڕۆ لایڤێک دەرکە ئەلێکس کوردلەند بڕۆ لایڤێک دەرکە وە تاگم بکە لایڤەکەی خۆت ئەو بەڵگانەی من کاروەک چۆن بە بەڵگە نیشانمدا تۆش بڕۆ بە بەڵگە نیشانی دە و بەتاڵی بکە و بێبنەمای بکە و باش نییە باشە دەبڕ دەی دەبڕۆ دەی بڕۆ باشە کاتێک شاید من کۆتایی پێدەین وە بڕواژ ناکەم بانە هیچ کەسێک قسەی زیاتری هەبێ سەبارەت بەو بابەتە ناوەرناگرم وە پێم وانێ هیچ کەسێک قسەی زیاتری هەبێ لەوەی چکە من ئاماژەم بە هەموو بەڵگەکان کرد و یەک بەڵگە نەما ئاماژەی پێ نەکەم زۆربەی زۆری بەڵگەکان جا هیوادارم ئەو بابەتە شێر بکەن چکە وەڵامێکی دەمشچێنە بۆ سمێڵ قوتانی کورد باشە بۆ سمێڵ قوتانی کورد خوێڕیەکانی کورد سەرسەریەکانی کورد کە دیفاع لە کەسێکی بەچەبازی وەکو حەمەی کوڕی ئامە دەکەن لە ئێمەیان کردووە بە ئەشرەف الئەنبیا سەید وەلەد ئادەم کەسێکی خوێڕی سەرسەری بێ ئەخلاق تاوانباریان لە ئێمە کردووە بە پێغەمبەری ئاخری زەمان باشە پێغەمبەری ئاخری زەمان کاتێک شات یەک دەقە